سلاوی خوای گەورە و بێهاتە سڵای خۆتان لەبێ خۆشەویستان و ئەزیزانی بینەری پەیامی ڕۆژ لە هەر کوێیەکەوە بینەرمانن خۆشحاڵی لە ڕۆژێکی نوێ بە کۆمەڵێ بورگە و بابەتینەوە لە خزمەت ئێوەیان هیوادارین ئاسوودە و تەندروست و کامەران بن و بتوانن بە ڕێگایەکی تەندروست لەگەڵماندا میشور و بینەری تەوەرەکانی ئەمڕۆمان بن و وەک هەمیشە ئەماشە بۆ بم کە ئێوە دەتوان لەگەڵمان بەشدار بن ئێمە ڕۆژانە لە پێیجی فەرمی کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی پەیامی ڕۆژ بە شێوەیە لایڤ دادەبەزێت و ئێوە دەتوانن تێبینی سەرنجەکانتان یاخود هەر پرسیارێک هەتان پێ سەبارەت بە بابەتەکان لێرەوە ئاراستی میوانەکانی بکەین و بەیەکەوە بەرنامەکە جوانتر بکەین و پرسیارەکانی خۆتان ئاراستی میوانەکان بکەن. خۆشۆنیا سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە هەر جێگەیگەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین میوان دەخوازین کە تەندروست باش بن و دوور بن لە هەموو دەرد و بەڵاو نەخۆشی بە تایبەتی ئەو نەخۆشی کە لە ئێستادا بڵاوە لەخوای گەورە دەپارڕینەوە کە هەموو لایەکمان پارێزراو بکات. ئازان و خۆشەویستان کۆمەڵێک پرک و بابەت و زانیاریمان ئەمڕۆژ بۆ ئامادە کردوون لەو تەوەرانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوریەکەمی بەرنمەکەماندا باز لەو دەکەین چۆن ڕێگری بکەین لە ڕووداوی نەخوازرا ئەو ڕووداوانی کە دێتە بەردەمان دێتە ڕوبەڕوومان دەبێتەوە بە تایبەتی لە وەرزی هاویندا وەرزی زۆرجار ئاگرکەوتنەوە دەکەوێتەوە لێرە لەوێەوە بە تایبەتی لە ماڵەکاندا چۆن ماڵەوەمان چۆن لە شوێنێک کە دەچینە سەیران و شوێنە گشتەکان پارێزراوی بکەین وە نەهێڵین ڕووداوی ئاگرکەوتنەوە بکەوێتەوە بزانین ئەو ڕێگانە چین کە بە تایبەتی لە ماڵەوە سەلامەتی ئاماژ بۆ بین کە چنێک گرنگە ئێمە ئامادەکاری بکەین بۆ ڕووداوە نەخوازراوەکان بۆ ئەوەی کاتێک ئەگەر ڕووداوێکی لە ناکاو ڕوویدا ئێمە بتوانین بە باشترین شێوە ڕوبەڕووی بینەوە و بتوانین لەو کاتە فریاگزاری سەرەتایی بە یاخود هەندێک ڕێکار هەبێ بگیرین. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە لە نێو ماڵەکاندا بە تایبەتی ئەو ماڵانەی کە لە سەرەتاوە دروست دەکرێت و لە بناغەوە دروست دەکرێن تا چەند گرنگە مەرجی سەلامەتی سیستەمی سەلامەتی تێدا بێت و خۆپارێزی تێدا بێت بۆی کە دوجار خوا نەخواستە ڕووداوێک ڕوودا و ئاگادار بین و دوایی نەڵێن خۆزگە ئەو شتەمان بکردایە بۆی کە ئێستا سەلامەت بووینایە بۆیە زۆر گرنگە لە سەرەتاوە سیستەمی سەلامەتی لە نێو ماڵەکانماندا هەبێت و لە هەمووی گرنگتر ئەوەیە کاتێکە دەچینە سەیران و دەچینە دەشتەکانەوە ڕووداوی نەخوازرا و ئاگرکەوتنەوە ببینەوە لەگەڵیشیدا لەو تەورێماندا باز لە شێوازەکانی خۆپاراستن دەکەین کە کەسێکی شارەزا لە خۆپارێزی لە ڕووداوی نەخوازرا و میوانمان دەبێت و باز لە ڕێگاکانی خۆپاراستن لە ڕووداوی نەخوازراو دەکەین. بەڵێ ئازیزان هەر لە تاواکاری بورگەکانی ئەمڕۆماندا لە تەوەری دووەمدا باس لە مامۆستایەکی ئاینی کەسایەتێکی دیاری ساڵی هەشتاکان دەکەین ئەویش مامۆستا مەلا عومەری تیمارە کە مامۆستایەکی کاریگەری سەردەمی خۆی و پەیوەندێکی کۆمەڵایەتی تایبەتی هەبوو مامۆستا بەدەستی دوژمنانی ڕژێمی پێشوو بەداخەوە شەهید کرا کە یەکێک بوو لە مامۆستا حەقبێژەکان و تاربێژێکی سەرکەوتوو و کەسایەتێکی دیاری ئەو کات کە مەلاش لە بنەماڵەیەکی مەلا بوو باوکی مەلا بوو بە هەمان شێوە و توانی ڕۆڵێکی تەواو ببینێ لەو سەردەمەی خۆیدا و کاریگەریەکی تاو بەجێ بێڵێ ئەمڕۆ ئاماژە دەدەین بە ژیاننامەی بەڕێزیان و ئەو کارانەی کە بەڕێزیان کردویانە لەو کاتەدا و دەنگی حەقیان هەڵبڕیوە لە بەردەم ئەو ناحەقیانەی کە لە کاتی خۆیدا کراوە. هەمیشە بەردەوام بەرنامەی پەیامی ڕۆژ کە ئەو کەسایەتیانە بەسەر دەکات و کە کاریگەریەکی باشیان هەبوو لە کۆمەلگا و خزمەتێکی زۆریان کردو بە ئاینی پیرۆزی ئیسلام و حەق پێش بوون و هەمیشە بەردەوام کاری باخوازیان کردووە ئەو کەسانی کە لە ژیاندا نەماوە ئەو کەسانشی کە لە ژیان داماون هەمیشە بەردەوام هەوڵمانداوە لەم بەرنامەیەماندا بەسەریان بکەین و ئەزمونەکانی ژیانیان باسکەین بۆی کە زیاتر نەوەی نوێ و گەنجان سوود لە ئەزمونەکانیان وەربگیرێت وە لە تەوەری سێمی بەرنامەکەشماندا لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند گەنجێکی کورد بەشدار بوون لە کۆنگرەیەکی لە ئەستەمبوڵ ڕێکخرا بە ناوی کۆنگرەی پێگەیاندنی سەرکردە کە ئەم کۆمەڵە گەنجە باسییانەوە کردووە کە بە تەمان پلانێک یاخود پرۆژەیەکی وا ڕابگەێنن کە لە ماوەی 5 ساڵدا 25 شوێنی یەکەی پرۆژە بۆ سەرکردەکان دروست بکەن و سەرکردی گەنج دروستکەن ئێمە لەو تەورێمان دەباز لەو دەکەین کە چۆن ئەم پرۆژەی خزمەت بە گەنجان دەکات تا چەند گرنگە گەنجان سەرکردی نێو کۆمەلگا بن لە بەشێکی زۆری کایەکانی ژیانماندا. بڵێ ئاماژە بۆش بین کە هەفتەی ڕابردوو کە ئەو کۆنگرێ ئەنجامدرا پرۆژەکەی تێدا ڕاگەیەنرا کە دواتر ئێمە بەوردی دەچینە سباسی پرۆژەکە و بە ئێوەی دەناسێنین کە ئامان لەم پرۆژەیەکیە و لە هەمووی جوانتر و باشتر ئەوەیە کە گەنجانی کورد ژمارەیە گەنجی
گەنجی کوور هەستاون بە ئەنجامدانی ئەم پرۆژەیە و دامزراندنی کۆمپانیایەک تایبەت بە پێگەیاندنی ناوەندەکانی سەرکردە لە کوردستاندا گرنگی بە بابەتانە دەدرێت لەگەڵ کۆمەڵێک گەنجی خەمخۆردا. بێگومان پرۆژەکەیان بە گشتی پرۆژەیەکی جیهانیە واتە پەیوەست نییە بە تەنها هەرێمی کوردستانەوە ئەوەندەی ئاگاداربی بەڵام ئەم پرۆژەیە بەشێکی زۆری وڵاتەکانی دیکەش دەکرێتەوە چونکە بانخواز و کەسانی دیاری نێو وڵاتانی دیکەشی تێدایە کە کاریگەریەکی باشی هەیە بۆ سەرخستنی پرۆژەکەیان بۆ پیاگەیاندنی گەنجان و بەتایبەتی لە هەرێمی کوردستاندا کە زۆر گرنگە گەنجان وشیا بن و بەشدار بن لە تەواوی کایەکانی ژیان بەشدار بن لە لەوەی کە زوڵم و ستەم لەم هەرێمە نەکرێت و ئاگاداری کۆمەڵێک بابەتی گرنگی نێو ئەم کۆمەڵگایە بن. بڵێ ئامانجی لەم ژمارە گەنجش ئەوەیە کە کوردستان بەشدار بێت لە کۆمەڵێک لەو بابەتە نێودوڵەتیانی کە ئەنجام دەدرێت ئەمەش پرۆژەیەکی جوانە و تایبەتە کە دەتوانرێت لەسەر جەم جیهاندا جێبەجێ بکرێت و لە کوردستانیش خۆشبەختانە بە هەوڵی کۆمەڵێک گەنج ئەم پرۆژەیە ڕادەگەێنرێت و کاری لەسەر دەکرێت. لە تەوەری دۆماندا بەڕێوەبەری جێبەجێکاری ئەو پرۆژێ و ئەو کۆمپانیای میوانمان دەبێت کە دکتۆر زانە ئەحمەد قەسابە دواتر گوێ لە گفتوگۆکەمان بگرن و سوود لەو گفتوگۆیمان وەربگرن بە ڕێزیان کە هەمیشە بەردەوام دەنگێکی کاریگەریان هەبووە بانخوازێکی کاریگەرە لە بابەتەکانی دەرونی لە بابەتەکانی پێگەیاندنی گەنجان و وەروها لە کۆمەڵێک بابەتی تری کۆمەلگا کە زەروریەتی کۆمەلگا و گەنجن لە تەوەری ئەو بابەتەکان وەزان خەی و لەم تەوەرێکی دیکەش هەر سێ بابەتەکانمان بۆ باسکردن دەچینە لای کەشوها بزانین ئەمڕۆ گۆڕانکاریەکانی کەشوها چین پێکەوە بینەری دەبین. دووبارە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە ژیانماندا هیچ شتێک بەقەدەر سەلامەتی و پارێزتنی خۆمان گرنگ نییە لە ژیانماندا بۆیە گرنگە لە ماڵەکانماندا لە دەرەوە هەمیشە و بەردەوام ئاگاداری پاراستنی سەلامەتی خۆمان بین بە تایبەتی لەم وەرزی هاوینەدا کە دەبینین لێرۆ لێ ڕووداوی نەخوازرا و ڕوودەدات هەر لە شۆفێریکردن و ڕۆشتن بە نێو شەقامەکاندا لە نێو ماڵەکاندا ئاگرکەوتنەوە لە نێو ماڵەکاندا گرنگە کە هەموو لایەکمان ئاگادار بین و بزانی چۆن خۆمان ئەپارێزین لە ڕووداوی نەخوازرا و لە ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ڕووداوی کە دەچینە نێو ناوچەی شاخاوی یاخود دەچینە پێ دەشت و سەیرانەکان ئاگاداری کۆمەڵی ڕوودا
بابین و بزانی شێوازەکانی خۆپاراستن چۆنیەوە چۆن بە سەلامەتی بگەڕێنەوە کاتێک دەچینە شوێنێکەوە لە هەمووشی گرنگتر سەلامەتی نێو ژینگەی و پاراستنی نێو ژینگەیە هەموو ئەمانە کاریگەری هەیە لەسەر ژیانی ڕۆژانی خۆمان بۆیە گرنگە لە هەموو ڕوویەکەوە پاراستنی سەلامەتی پەیڕۆ بکەین و گرنگە کە لە ژیانمەدا ئەوە جێبەجێ بکەین. بەڵێ بەتابەتیش کە لە هاوین نزیکە بینەوە بەرەبەرە دەبینین زۆربەی شاخەکان زۆربەی ناوچە سەوزەکان بەداخەوە دەسووتێ لەبەرەوەی کە زیاتر زەر دەبێت بۆیە زۆر گرنگە هاوڵاتیان هۆشیاریان هەبێ کاتێک بڵێ کاتێک ڕوو دەکەن ئەو ناوچانە ئاگر نەکەنەوە یاخود بەداخە ئەوانەی کەچگەرە دەکێشن زیاتر ئاگادار بن بۆی وشار بین لە کۆتاییدا ئەمە زیانی هەم بۆ خۆمان هەم بۆ هاونیشتیمانیانمان دەبێت و کاریگەرێکی ناخۆش و زیانی تەندروستی بە زۆربیان دەگەیەنێت. ئەزیزان بێت جارێت میوانی یەکەمان ئامادەنێک کە لەسەر ئەو بابەتە گفتوگۆ بکەین باز لە سەلامەتی و باز لە ڕێگەکانی خۆپاراستن بکەین لە ڕووداوە نەخوازراوەکان تاوەکو میوانەکەمان ئامادە دەبێت دەچینە لای ڤیتێک لەو بارەوە ڤیتێکەمان لەسەر چێوەنیە؟ ڤیتێکەمان دەربارەی جوتیارەکە بێگومان جوتیارەکانی کوردیش کۆمەڵێک جوتیاری باشمان هەیە کە کۆمەڵێک نەمامی جوان بەرهەم دەهێنن. یەکێکیش لەو جوتیارانە لە چوارقڕنەیە و گوڵێک جۆرە گوڵێک بەرهەم دەهێنێت کە پێی دەڵێن وەزام گوڵی کاکڵی شتێکی لەو بابەتەیە لە چوارقڕنا هاوکارانمان بۆیان ئامادە کردوین بێکەوە بینەری ئەو ڤیتیە بین. ئەم ساڵمانجی دوو بڕیاری ئەوەماندا کە گوڵی کاکڵی بچێنین باقەت هێندێک تۆمان بەردەست بوو نزیکی 3 کیلۆ دەبوو بۆیەش ئەو بڕیارەمدا کە گوڵی کاکڵی بچێنم پێشتر وەکو ئەزمموی گوڵەکەمان ئەزمون کردبوو لە سنووری بیتوێن و پشدەردا بە دەرمان کولێرە ناسراوە بەڵام وەکو دانەوێڵە وەکو ناوچی گوڵەکە تا وەکو ئێستاخانە لە کوردستان سوودی لێوەرنەگیراوە بۆ ڕۆنی خۆراک. لە 22دا من زەویەکەم بۆ ئامادە کردووە چێڵان و خەدانی بەدەست بۆ ئەوەی زۆرترین ڕووبەری پێبگرین تۆوەکانمان بەدەست چەند پاشان بە ئاوی باران ڕووە دوای مانگێک لە ڕوانی ئێمە کردارێکی ئاودانمان بۆ ئەنجامدا تاوەکو ئێستاکانە 5 ئاومان داوە پێی لە 1/6 ئەم گوڵە دەستی کردووە بە گوڵکردن لە 5/6ەوە ئێمە ڕۆژانە هاتوین گوڵەکانمان چنیوە خزمەتکردنی ئەم گوڵا وەکو خزمەت و گەشە ئەرکێکی وەها ئەو تۆی نییە بەڵام شێوازی چنینەکەی ئەرکێکی زۆر قورسە بۆ ئەو کەسەی کە بەرهەمی دێنێت. لە ڕووی تەندروستیەوە ئەوەی کە زانست سەلماندوویەتی بۆ خوێن باشە بۆ کۆندامی هەناسە باشە هەروەها بۆ ژانە سەر باشە ئەم سوودانە بە تەواوی لە گوڵە ڕیشاڵەکەیدا کۆ دەبێتەوە بە دانەوێڵەکەشی کە خۆی لە ڕۆندا دەبینێتەوە سوودێکی زۆری هەیە بۆ خوێنی مرۆڤ و کلوکۆزی خوێن دەتوێنێتەوە جیاواز لە سوودەکانی شێوازی بەکارهێنانەکانی زۆرە وەکو چاوتمان دەکرێت بخورێتەوە هەروەها لەگەڵ کولێرەشدا کولێرەی تەندور بەکاردێت بەڵام من پێم وایە بۆ هەموو کارێکی هەویرکاری گوڵی کاخلی ڕیشاڵی گوڵەکەی تێکەڵەیەکی باشی لەگەڵ بکرێت تام و بۆن و بەرامی خواردنەکان زیاتر دەکات. گوڵی کاکڵی لە دوای چینینی لەسەر سینی وشک دەکرێتەوە 3 کاتژمێر بۆ 4 کاتژمێر لەبەر تاو هەڵی دەخین دوای هەڵخستن و وشک بوونەوەی لەبەر خۆرەکە دەهێنیتەوە ژوورەوە لە ژوورەوە دووبارە بە شێوازێکی تر هەڵی دەخەیت تاوەکو ئامادە دەبێت بۆ بازارکردن. ئێستا ئەم کاخەڵیە ئامادەیە تاوەکو بیبێ بۆ بازار. ئەوە دەی من پرسیارم کردووە سەبارەت بە کڕینی گوڵی کاکڵی لە بازارەکانی بیتوێن و پشدەر
25,000 دینار تا 30,000 دینار دەکا 1 کیلۆ. فرۆشتنیشی بێگومان بە چیلۆیە. دوای ئەوەی کە ئەوان بە چیلۆ لە ئێمەی دەکڕن دەیخەنە کیسی تایبەتەوە 100 گرام و 100 گرام یان 200 گرام 200 گرام بە خەڵکی دەیفرۆشنەوە. سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان هەمیشە و بەردەوام تەوەرێکی بەرنامەی پەیامی ڕۆژ باسکردن لە ژیانی ئەو کەسایەتیانی کە لە ژیاندا کاریگەریان هەموو لەسەر کۆمەلگا و خزمەتێکی زۆریان بە ئاینی پیرۆزی ئیسلام کردو چ ئەو کەسایەتیانی کە لە ژیان داماونیان ئەو کەسایەتیانی کە وەفاتیان کردووە. تەوەری ئەمڕۆمان بەسەرکردنەوەی ژیانی کەسایەتی مامۆستا عومەر تیمارەکە. مامۆستا بانگخوازێکی کاریگەر بوو و پەیوەندیکی کۆمەڵایەتی لە نێو کۆمەلگادا بەهێز بوو و کاریگەریکی باشی هەبوو لەو سەردەمی خۆیدا کە لە شتاکاندا وتاری هەبوو و ئەم مامۆستایە توانێتی لەو سەردەمەدا جێدەستی دیار بێت چ بۆ کاری بانخوازی و چ بۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان. ئێمە لەم تۆرێمادا باز لە ئەزمون و ژیانی مامۆستا دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا قەدروڵڵا مەلا مامۆستا قادر کوڕی مامۆستای خوا لێ خۆش و مامۆستا گیانسڵاوی خوا لێ بێت. سڵاوی خوارە بە ڕێزشتان و لە تەواوی بینەرانی کەناڵی پێیان زۆر سپاس مامۆستاگیان. مامۆستا ئەگەر لەوە دەست پێ بکەین مامۆستا ژیانی چۆن چۆنی بوو و زیاتر بینەران ئاشنامت بە مامۆستا عومەر تیمار. بەڵێ لە خزمەتاندا دیارە مامۆستا مەلا عومەری تیمار کوڕی مامۆستا مەلا مستەفای پەڵکۆیە. شۆرەتی مامۆستا مەلا عومەری تیمار کە ناوی تیماری بەدوا دیارە هەرە و شوێنی کە لی تورۆرکرا ناوی تیماری بوو بە پاشگیری مامۆستا مەلا عومەری تیمار. مامۆستا مەلا عومەری تیمار لە گوندی مەلا عومەری سەر بە ناحیەی چناران کە ئێستا گوندەکە لەژێر دەریاچەی دوکانە بەهۆی دەریاچەی دوکانەوە بنەماڵی وانە شووە تەواوی خەڵکی کوردستان ئەو گوندانەی کە دەکەونە ژێر دەریاچەی دوکان دەگازرێنەوە بۆ شار و شارۆچکان. لەو بێنێشدا ئەوان گازرانەوە بۆ شارۆچکەی سەر و چاوە لەوێ نیشتە جێبوون. بەڵێ مامۆستا مەلا عومەر هەر لە سەر و چاوە بەڵێ مامۆستا درێژە گەر بە ژیان نامەکەی مامۆستا بێت و زیاتر لەبارەیەوە بدوێ. بەڵێ مامۆستا مەلا عومەری تیمار لە منداڵی یەکەم جار لە شاری شارۆچکەی سەر و چاوە چۆتە خوێندن. بەڵام مامۆستایی باوکی مامۆستا مەلا مستەفا کە پێی وا بۆ دەبێ کەسێک لە جێوی وەکو زانایەک دەرکەوێت لە کوردستاندا دێنێرێتە بەرخوێندنی زانستە شەرعیەکان. یەکەم جار ئەوەی کە بەرگوێ من کەوتۆ و زانیاریم هەیە چۆتە کرد مامۆستا مەلا فەتاحی سەرکە بکەن. بەڵام مامۆستا مەلا عەبدولفەتاح کە پێی وا بووە دەبێت و ڕۆڵەکانیان بێجگەلەوەی کە نزیکانی خوان بخوێنن بچن لە حوزرەکانی کوردستان دەست بەکردن بکەن. ئەوە بووە لە ساڵی 1965 لەگەڵ هاوڕێکی خۆی لە سەر و چاوە دەستنە گوندی هەرتەر لە ناوچەی خۆشناوەتی کە دیارە گوندی هەرتەر مەشهورە بە حوجرەی یان مەشهورە بە مەدرسەی شەرعی کوردستان کە لەو سەردەمەیدا دەور و کاریگەری خۆیان هەبووە. پاشانیش بەهۆی وەزع سیاسەکانی کوردستانەوە هەر لەو کاتەیدا لە ساڵی 1965 مامۆستا مەلا مستەفا کە باوکێتی لە سەر و چاوە لەگەڵ کۆمەڵێک لە دانیشتوانی شاری شارۆچکەی سەر و چاوە کە ئەو کاتەی ڕژێمی ئەو کاتەی سەردەمی با بڵێن عێراق هاتووە بۆ گوندی سەر و چاوە لەوێ مامۆستا مەلا مستەفا شەهید دەکرێت لەگەڵ کۆمەڵی خەڵکی سەر و چاوە بە ناچاری مامۆستا مەلا عومەر دێتەوە سەر و چاوە و
ماوەیەکدا دەبڕێ لە خوێندن. دوای ئەم کارە ساتە دیارە گڕوتین و هەوڵ و کوشتەکانی هاوڕێیان و بۆ خۆی و بنەماڵەکان جارش کە مامۆستا مەلا عومەر دەچێتەوە بەر خوێندن، دەچێتە منتیقەی چیوە لە هەر لە خۆشناوەتی، پاشان دێتەوە قەرنیاغا لە خزمەت مامۆستا مەلا عەلی مەرگەی ڕەحمەتی خوای دەبێت، ماوەیەک لەوێ دەبێت، دوایی دەچێتە شارچکەی با بڵێن چوارپۆڕنا لە مزگەوت و گولەچیان لە خزمەت مامۆستا مەلا سەعیدی گولەچی یان قامیشی دەخوێنێ. دوای فترێش کە ڕوو دەکاتە شاری حاجی قادری کۆی شاری مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە لەوێ لە خزمەت مامۆستا حەمەدی من شوم حەیدەری و مامۆستا عەبدولقادری کانی دەربەندی کە یەکێک بووە لە فەقێ ناودارەکانی سەردەمی مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە کە فەقیوی بووە و دەبێت دەست بە خوێندن دەکات و تا کۆتایی دەرسی شەرعیەکان لەوێ کۆتایی بە خوێندن دێنێ و ئیجازەی مامۆستاسی لەسەر دەستی مامۆستا حەمەدی من شوم حەیدەری و هەروەها مامۆستا عەبدولقادری کانی دەربەندی بەدەست دێنێ. زۆر بۆ مەلایەتی یەکەم جار ڕوو لە بەڵێ زۆر باشەوە. ئەگەر ئاماژەیەک بۆ بین پێگەی مامۆستا لەو کاتەدا لەو سەردەمەدا چ ڕۆڵێکی هەبوو، چونکە دەگوترێت بێجگەلەوەی کە مامۆستایەکی ئاینی بوو، پێگەیەکی کۆمەڵایەتی زۆر تایبەتیشی هەبوو لەو سەردەمی خۆیدا و کاریگەریەکی زۆری لەسەر ئەو ناوچانەی کە تێیدا بووە دروست کردووە. وەڵاهی بەنسبەت کاریگەریەکانەوەی کە لە هەواڵەکانی خۆی لە دۆستەکانی خۆی بیستراوە هاوڕێ فەقیەکانی هەر لە منداڵیەوە دیارە دەور و کاریگەریەکانی خۆی پێوە دیار بووە، ینی هەوڵ و کۆشتەکانی لە چاو تەمەنەکەی نەبووە. بە نمونە بیجۆڕمەوە مامۆستا عەلی مەرگەیی مامۆستا کە لە قەرنیاغا بووە، لە تەمەنی 18 ساڵ بۆ 19 ساڵی چۆتە قەرنیاغا، لەوێ ویستێتی دەرز بخوێنێ. مامۆستا مەلا عەلی دەرسێکی بەپی تەجروبەی خۆی دەرسێکی پێ دەڵێ و دوای لێ دەپرسێتەوە، دقت دەداتە ئەو پیاوە یان ئەم کوڕە لەو تەمەنەیدا بۆ شێوازە کە دەرزدڵەتێ پیوا بووە ئەم دەرسەی خوێندووە بەس هاتوو مامۆستا تاکاتوانێ. زۆر خۆشحاڵ دەبێ بە هەوڵ و کۆشەی، هەروەها هەر لەوێ لە تەمەنی 19 ساڵی وتاری داوە کە مامۆستا مەلا عەلی دەڵێ من بۆ خۆم زۆر پێی مەعجیب بووم، ئەوە هەر کە بڵێ لە تەمەنی 19 ساڵیەوە کە دەچێتە شاری کۆیەش. ڕاستەکەی شاری حاجی قادری کۆی شاری مامۆستای جەلیزادە لە مەدرسەکانی دیارە عادەتی وا بووە کە فەقیەکان منافەسان کردووە لە بینی خۆیان لە بینی حوزەکە، هەر حوزرەیەکی لێ نەبووە، چەندین حوزرە لە شاری کۆیە هەبووە، مانگیان بە 3 مانگ یا 4 مانگ منافەسان کردو، تەماشان کردووە. ئەم مامۆستا مەلا عومەرە لە تەمەنی فەقیهاتیدا کە دقەتیان داوەتێ لە پێشەوەی هاوڕەکانی خۆی بۆ لە مەسەلەی خوێندون و بواری زمان و بواری تێگەشتن لە زانستە شەرعەکان. زۆر باشە کە دەبێ بە مامۆستا بەڵێ مامۆستایان بەردەوام کاتێکیش کە ئیجازەی زانستی وەردەگرێت لەسەر دەستێ مامۆستا بەڕێزانە، ڕاستەوخۆ لەسەر پێشنیاری با بڵێ ئێستا پێ دەڵێن ناحی ئاشتی، ڕاستەوخۆ بەو تەمەنەی خۆیەوە کە ئەو کاتەی احتیمالە لە دەوروبەری 22 ساڵ شتێکیان یان 23 ساڵ بووە، حوجرەی دامەزراندووە بۆ وتنەوەی زانستە شەرعیەکان. چەندین مامۆستای کە بەڕێز و ئەوانە کە ئێستا الحەمدولله لە حەیات داماون لەوێ لە خزمەت مامۆستا مەلا عومەری تیمار خوێندوێتی کە خوێندوشێتی بە تەبیعی خوێندنی ئەو کاتەیە وەکو ئێستاش نەبووە، یعنی هەژاری و وەزعی سیاسی و ناڕەحەتەکانی ئەو کاتەی ژیانی خەڵکی کوردستان بە شێوازێک بووە دەرەقەتی هەندێک شت نهاتوون. بە نمونە مامۆستایان و فەقیەکان لەو پڕی هەژاری دەژیاون، بەڵام هەوڵ و کۆشتەکانی مامۆستا و هەروەها تاڵب عیلمەکان گویان بەوەی نەداوە کە بیر لە ژیانی شەخسی خۆیان بکەنەوانێ، بۆیە بە فەقیر و بە هەژاری لەسەر بە پشتیوانی خەڵکی ئەو گوندە ئەو حوجرە ئاوەدان دەکەنەوە و درێژە بە خوێندن دەدەن.
زۆر باشە مامۆستا لەو سەردەمەدا ئەگەر مامۆسایانی دیکە ئەگەر ئەو کەسانی کە حەق بێژ بوون دژی زوڵم و ستەم وەستاونەتەوە تەنها یەک دوژمنیانە ئەویش حزبی بەعز بوو بەڵام مامۆستا بۆچی لەلایەن چەکدارە مارکسیەکان چەبڕەوەکانی شەو دژایەتی دەکرا سەرباری ئەوەی حزبی بەعسیش بەردەوام ڕێگر بووە لەوەی کە لە وتاردانی و دەستگیرکردنی و نێشتنی ئەوەی کە وتار بات بۆچی لە هەردوو تەرەفەوە ئەم دژایەتی کراوە زیاتر وەڵاهی دەبێ ئێمە کە کاتێک دەچیرە نێو خوێندنەوەی ئەو بیرەوەری و ئەو وەزعانی کە لەلایەن لایەنە سیاسەکان کەسە سیاسەکان ئەو دانووسرا و دەخوێنێتەوە قۆناغەکانی ئەو کاتەی سەردەمی خەڵکی کوردستان جیاوازێکی زۆری هەبوو لەگەڵ ئێستا بەڵێ ئێستاش هەندێک شت هەیە دەکرێت بەڵام ئەو سەردەما مامۆستایانی ئاینی لەژێر کاریگەریەکانی با بڵێن دەوروبەریان هەندێک یان بە بیرروباوەڕێکی تایبەت خۆ دەکرێت ئێمە بگەڕێنەوە بۆ سەردەمی ڕابردوو و تەماشا دەکەین حاج قادری کۆیی لەلایەن سۆفێکەوە مەسەرەن دایمەن ئازێدراویان شێخەکە ئازێدرا و تەماشا دەکەی کۆچی کردو بۆ ئەستەمبۆڵ ئەمە هەوە نەبێت کە بەسرا بێتەوە با بیرروباوەڕەکە بەڵێ ڕاستە بیرروباوەڕی چەپگەرایی لە کوردستانە دەوری کاریگەری خۆیان هەبووە لە دوای 58وانە بەڵام هۆکارەکانیش ئەوەیە کە کاتێک دێت کەسێک نەیار بە بیرروباوەڕەکەت کاتێک کە سنووری ئازادەکانی بیرروباوەڕەکەی تۆ دەبەزێنێت بێگومان لەو سەردەمەشدا ئەوانەی کە لە مەیداندا بوون یان تێگەشتنی جوانتری یان قەناعەتی تەوا ماشا دەکەین ئەوان زیاتر کەوتدان لەگەڵیان کەوتونەتە گفتوگۆ زیاتری لەسەر بڵێ ئەوەی کە بینیمان ژیانی مامۆستا مەلا عوماری تیمار بوو کە شەهیدێکی ڕێگای حەق مامۆستایەکی وتاربێژی ڕازگۆی ئەو سەردەما کە جێدەستی بەڕاستی دیار بووە هەر ئەوەش وای کردو کە بێتە هۆی ئەوی کە نەیارانی هەمیشە لە پلاندا بن بۆ شەهیدکردنی مامۆستا و بەڕاستی کۆمەڵێک ڕوودا باسەکە ژیانی مامۆستای و بەتایبەتیش ڕەنگە بۆ خانەوادەکان زۆر قڕز بێ ئەویش شەهیدبوونی مامۆستایە کە لە بەرچاو خێزانەکەیدا شەهید دەکرێت لە هەمووی جێگەی داخەوەیە کە مامۆستا لەگەڵەوەی کە لەو سەردەمەدا حزبی بەعز حکومڕانی و ناوچانەی کردووە و بەڕێزیشیان لە ناوچەی بیتوێن و خۆش ناوایەتی وتار و کاریبانخوازی کردو هەمیشە و بەردەوام لەلایەن ڕژەی بەحسە و دژایەتی کراوە ئەمە لەلایەکی دیکەوە چەکدارە مارکسیەکان چەبڕەوەکانیش بە هەمان شێوە دژایەتیان کردو تاوەکو لە شێوەیەکی ڕەمەزانی پیرۆزدا لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بە بەرچاوی ماڵ و منداڵەوە مامۆستا تیرۆر دەکەن و شەهیدی دەکەن کە ئەمەش کاریگەریکی زۆری هەبوو لە سەردەمەداوە زۆرێک لە بانخوازانی دیکەی هێنایە سەرخەت و پشتگیریان بۆ مامۆستا دەربڕی کە لەو سەردەمەدا پشتگیریکردن بۆ کەسانێک کە لەلایەن حزبی بەعز یاخو لەلایەن کەسانی دیکە و بکوژێت تۆزە گەستەم بوو ئەوەی جێکەی داخە کە مامۆستا لەلایەن حزبی بەعسەوە شەید نەکرا لەو سەردەمەدا بەڵکو لەلایەن چەند چەکدارێکی مارکسیەوە شەید کرا ئەویش تەنها لەبەرەوەی کە بیر و بۆچوونەکانی جیاواز لە بیر و بۆچوونەکانی ئەوان دژایەتی ئاینی پیرۆزی ئیسلامیان دەکرد دژایەتی فرمودەکانی پێغەمبەر و ئاەتەکانی قورآنی پیرۆزیان دەکرد ئەمیش ڕەدی دەدانەوە و بەردەوام کاری دەکرد لەسەر کاری بانخوازی دەگەرەمە لای میوانەکەمان مامۆستا قادر دووبارە ببوورە پەیوەندەکەت پشتا لەگەڵ ئێمەدا دەمەوێت زیاتر باز لە ژیانی بکەی و باز لە بیر و باوەڕەکانی مامۆستا بکەین. بەڵێ بێگومان مامۆستا مەلا عومەر هەروەکو هەر کچاکێکی مسلمان لەم کوردستانە و هەستکردن بە بەرپرسیارەتی کەوەی کە لەسەر شانێتی وەکو مامۆستایەک وەکو شەڕەزانێک وەکو کەسێک خەمخەونی میلەتەکەی بێگومان هەموو کاتێک لە پێشەوە بووە بەوەی کە بتوانێت لەوەی کە پێی بکرێت خزمەت بکە لە ڕووی پەروەردەیی لە ڕووی زانستی لە ڕووی کۆمەڵایەتی لەوەی کە پێویستە دەکەێتە سەرشانی کردوێتی بەڵام ئەوەی کە پەیوەست بە بۆ ململانێ وەزعی کرد لە کاتی خۆیدا هەبووە بێگومان ئەم تەشەنەج و ئەم حاڵەتە بە تەبیعی وەرگیراوە بەڵام ئەو تەبیعەتە دیارە لە کاتی خۆیدا گەیشتۆتە ئەوەی کە بەڵێ مامۆستاگەر بەردەوام بیت لەگەڵمان
بەڵێ وا دیارە مامۆستا لەگەڵمانە نەما زۆر سپاسیەکەین ینی بەڕاستی گرنگیدان بەم جۆرە کەسایەتیانە کە تاوەکو ئێستش جێدەستەکانیان دیارە و توانیمیانە کاریگەریێکی باش بەجێ بهێڵن و کۆمەڵێک مەلا لە سەردەستی مامۆستا گەورە بن و لە کاتی لەو کاتەدا کۆمەڵێک حجرەی هەبوو کە بەڕاستی لەو کاتەدا کۆمەڵێک کەسایەتی دیاری تری بەرهەمهێنا و توانیوێتی لەو دەڤەری خۆیدا بە شێوازێکی جیاواز مامۆستایەکی کاریگەری سەردەمی خۆی لە ساڵی هەشتاکاندا بەڕاستی ئەو کاتە ئاسان نەبوو ئەگەر کەسایەتیەک یاخود مامۆستایەکی ئاینی بتوانێت حەق بێژ بێت بەڵێ و بتوانێت کار بکات لەسەر پێگەیاندنی کەسان و کەسایەتی تری مەلای دیاری ناو کوردستان و بەداخەوە هەر ئەمەش بۆ هۆی شێتکردنی مامۆستا بۆیە هەتاوەکو گرنگی بدرێت و باز لە ژیانی مامۆستا بکرێت ڕەنگە نەتوانین حەقی پێ بدەین چونکە بەڕاستی کاریگەریێکی جوان و جێدەستێکی جوانی بۆ زۆر باشە دەچمەوە لای مامۆستا قادر ببوورە دیارە پەیوەندیەکەمان باش نییە بۆ کاریشی لەوانەیە ئەنتەرنێت بێت مامۆستا دەمەوێت زیاتر باز لە ژیانی بکەیوە دەمەوێت بزانم لەو سەردەمەدا بیر و بۆچوونەکانی ئەو وتارەکانی ئەو باسی لە چی کردووە کە بەو شێوازە حکوومەتی بەحس و چەپڕەوەکانی ناڕەحەت کردووە دوجار بەدەستی ڕەشی ئەو چەپڕەوان و مارکسیانە شەید کرا. لە خزمەتدا مامۆستا مەلا عومەر وتارەکانی زیاتر کۆ دەکردەوە لەسەر لایەنی پەروەردەیی و تێگەیاندنی زانستەکان یان با بڵێن ئەوەی کە لە ڕووی بیر و باوەڕۆ کە ئێمەی موسڵمان هەر نوێژ هەر ڕۆژوو یان هەر زەکاتمان لەسەر نییە ئەرتیشکەمان لەسرە چۆن منداڵەکانمان پەروەردەکەین چۆن لەگەڵ دەروبەرمان ڕازگۆ بین وا بە ڕازگۆیی بتوانین ئەوەی کە پێمان دەکرێت خزمەت بە میلەتمان بکەین. بە نمونە مامۆستا مەلا عومەر زیاتر ڕقنەی ئەو کاتەی کە چەکدارانی سیاسی هەر ئەوە نەبوو کە بڵێن یەک لایەنێکی سیاسی بەڵکو چەندین لایەنی سیاسی وەکو پێگەی خۆی کە لە تیمار بوو کە لە ساڵ 1970 هەتا 1984 کە لەوێ مامۆستا بووە کە هەم حوجرەشی بووە هەم وتاربێژیش بووە دیقەتمان دەداوە کاتێک کە مامۆستا مەلا عومەر وتار دەدات تەماشا دەکەین هەر گوندی تیمار بەشداریان لە وتارەکانی نەدەکرد جەندە چەندین گوندەوە هەتا لە سورداش لە خەردەلووک لە بیارە لە کانی هەنجیر لە کانی خان لە جانسەنەوە خەڵک داهات کاریگەریەکانی مامۆستای زیاتر ئەو زمانە ڕخنەیە بەکاردەهێنا کە ئێمە کە شۆڕش دەکەین کە ئێمە چەکدار دەبین کە ئێمە هەر بوارێک دەکەنی دەبەر بێگومان دەبێت پێش هەموو شتێک ئەمی کە دەکەین لە پێناو بەرژەوەندی میلەتی کورددا بێت ئەگەر بەرژەوەندەکە بگاتەوەی کە عەزەتبار بین بۆ میلەت کەوابێ ئێمە نەمانتوانیوە حەقی خۆمان بدەین لەو ڕێگەیە کەنجا ناوێکی بواری کۆمەڵاتی لێ دەنێ بواری سیاسی لێ دەنێ هەر بواریشکە کە شتێدا دەکەین بە نمونە لە ساڵ 1983 کە وەکو نمونە دەیژێڕمەوانێ ساڵ 1983 شەڕێک دروست بوو لە نێوگوندی تیمار کە ئەو کاتێ یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ باڵەدەست بوو کە لەگەڵ حکوومەتی عێراق کەوتنە شەڕەوانێ ئەو بوو لەو شەڕەدا تەماشامان کرد خەڵکێکی زۆریش ئەو گوندە شەهید بوو دوو پێشمەرگە بێجگەلەوەی کە جوندێکی زۆر کوژا زمانی ئەو کاتەی بابم کە منەوەی کە ببیرم دێت لەگەڵ یەکێک لە بەرپرسەکانی ئەو کاتە وتی ئێمە ڕاستە شۆڕش دەکەین بەڵام ئەگەر شۆڕشێک بەو شێوازە بێ کە ئێوە لەو گوندەی نانی دەخۆن لەو گوندەی خزمەت دەکرێن ناکرێت لەسەر جادە لە حکومەت بدەن و بێن شەڕەکە لێ گوندە کەوا بێ کە دووش کە زەرەد شتێک زەرەدی زیاتر بوو کەوابێ ئەمە خزمەتەکان کەمتر دەبنەوە و هەروەها بەهاکان کەمتر دەبێتەوە بۆیە زیاتر لەسەر ئەو بابەتانە زۆر ناڕەحەت بوو. بەڕاستیش مەسەلەی بیر و باوەڕ یەکێک لە هەرە سیفەتەکانی مامۆستا مەلا عومەری تیمار ئەوە بوو کە دیفاع لە بیر و باوەڕی خۆی بکات تۆ ناکرێت هەر کەسێک کەسایەتێکی سیاسی یان نووسەرێک یان چەک بەدەستێک یان کەسێکی سیاسی بێ نووسین و گوتار و هەموو شتێکی لە قودسێتی بیر و باوەڕی میلەتەکە بدا ئەو کاتە بۆ خۆتان دەزانن کە ئەوە لەو کاتەشدا کە کاریگەری چێ بوو چ ناڕەحەتێکی هەبووە کە بەزاننی سنوورەکان هەموو ئەو هۆکارە بوون کە مامۆستا مەلا عومەر ڕوبەڕوویان دەبوو لە ڕووی بە زمانی ڕخنەوە قسەی لەگەڵ دەکردن وتارەکانیشی زیاتر هەر لەسەر ئەو بنەمایە بوو بۆ خزمەتی ئیسلام و موسڵمانان.
زۆر باشە گەر بە ئاماژەیەک بین بە شەهیدبوونی مامۆستا هەرچەنە دەزانم ئەو یادگاریکی ناخۆشە بۆ ئێوە بەڵام ئەوە ڕاستێکی حەشە هەڵنەگرە کە مامۆستا لە ڕێگەی حەقدا شەهید بووە بۆیە گەر بەڕێستان باس لەو بکەن کە مامۆستا لە ساڵی چەنددا شەهید بووە ئایا ئەمە بە بەرنامە بوو بە پلان دانرا بوو مامۆستا کرا بۆیە ئامانج بۆ ئەوەی کە شەهید بکرێ و هۆکار چی بوو لە نێو ماڵەکەی خۆیدا لە بەرچاوی ئەندامانی خێزانەکەی شەهید کرا بەڵێ مامۆستا لە ساڵی 1984 لە 21 شەوی 21 شەشی 1984 کە مانگی ڕەمەزان بوو لە ماڵەکەی خۆدا چەند چەکدارێک چەک بەدەست هاتن شەهیدیان کرد دیارە مەسلەی کوشتن یان مەسلەی تیرۆر چەند پێناسەیەکی خۆی هەیە زۆر جار هێزە سیاسیەکان یان هێزە نێودەوڵەتیەکان یان هەر ڕێکخراوێک کە بابەتێک هەڵدەبژێرێت تیرۆرێک هەڵدەبژێرێ دیارە بەعدێکیکەی لە پێچاو دەگرێت وەکو شانوەیەک وەکو دیرامایە وەکو هەر شتێکە کلێکی دێوە ئامانجی کەساتێکی کاریگەر دیاری دەکەن و بۆچی بۆ ئەو ترساندنی هەموو ئەو هەواڵان و هاوادارانەی کە خۆی کە لەو پێناوەدا جهود دەکەن تێدەکۆشن بۆ بربەزدانانێک لەو بابەتەدا ئەوەی مامۆستا مەلا عومەری من ناتوانم بڵێم وەڵاهی چۆن دەڵێی بەرنمەیەکی تۆکمەیان بۆ داناوە بۆ بابەتە بەڵام کات بە شەو کاتێککە دێ کەسێک دەکوژی جیاوازە لەوەی کە تۆ بە ڕۆژ لە شوێنی کەسێک دەکوژی یان کەسێک کە دیاری کرا و دێ بە ڕۆژی ڕناک دەیکوژێت جیاوازە لەوەی کە تۆ بە شەو دێ دەیکوژێ بە شەوەکە و بە سێ چەکدار و لە نزیکتی شوێنی با بڵێن هێزی چەکداری کوردستانی بۆ خۆی ئەو پرسیارەیە هۆکارچیە لەو شوێنەدا و لەو مووقعیدا و لەو تەوقیدەدا بۆ شێوازە دەکوژێت ئەمە دەکرێت قسەی زیاتری لەسەر بکرێت من وەکو ئەو کاتی کە منداڵ بووم ڕەنگە زانیاریەکانم ئەوەندە لە بەدەست نەبن کە بیگەێنم بە جەنابتان و بە بینەرانی بەڕێز مامۆستا هەوڵتاندا ئێوە درێژە پێدەری ئەو پامە جوانی مامۆستا بن کە لە داهاتوودا زیاتر کار بکەن لەسەر ژیاننامەی ئەو کارانەی ئەو کردوێتی ئێوەش بەڕێستان زیاتر کار بکەن لەسەر بەرهەمەکانی مامۆستا کە بەڕاستی ئێستاش لە ڕەنگە لە یادی ئێوە و لە یادی هاوڕێیانی ئەو سەردەبی ما بێتەوە بەتاکید ئەوەی کە بمانوێت قسە لەسەر ژیانی مامۆستا و بەرهەمەکانی مامۆستا بکەین مامۆستا ئەو کاتی کە تیرۆر کرا و کوژرا تەمەنی 32 ساڵ بووە یعنی هەموو ئەو ینی لە ماوەی ئەو 32 ساڵەیدا ڕەنگە نەتواندرا بێت کۆی بەرهەمەکانی خۆی جهودەکانی خۆی لە پەراوێکدا لە شێوازێکدا بنووسێتەوانێ و تا بکرێ بە دیکۆمنت بەڵێ چەند با بڵێن کاسێتێکی هەیە کە لەسەر وتاری خۆی و هەروەها چەند دەستنووسێکی خۆی هەیە کە ڕۆژانە وەکو وتار بەکاری هێناوە بەڵام ئێمە هەوڵ و کۆشمانەوە بوو کە لەلایەن هاوڕێیەکانی خۆی فەقیەکانی خۆی مامۆستاکانی خۆی بتواندرێت ئەو زانیارانی کە لەسەر مامۆستا بۆ کۆ بکرێتەوانێت زۆر باشە مامۆستا قادر دەمەوێت گۆشەیەکیش باز لەوە بکەین کە دوایەوەی مامۆستا ئیجازەی مەلایەتی وەردەگرێت خێرابی لەوە دەکاتەوە کە قوتابخانەیەکی زانستی شەرعی لە گوندی تیمار و دەوروبەریدا بکاتەوە بۆچی بیرۆکەی ئەمەیلا گەڵاڵە بووە چۆن معنیبی لەوە کردوتەوە کە قوتابخانەیەک تایبەت بێ بە زانست و تایبەت بێت بە ئاینی پیرۆزی ئیسلام لەو ناوچەیەدا بکاتەوە تا چەند توانی کاریگەری هەبێت و بە دەمەوچوونی ئەو سەردەمەی هاوڵاتیان چی بوو بۆ ئەو قوتابخانەی کە دەزانین لەو سەردەمەدا وەک ئێستانە و بە شێوازی لە شێوازەکان نەخوێنەوەی لەوانەیە لە چەند ناوچەیەک لە چەند گوندێک بڵاو بێتەوە بەڵام مامۆستا هەستاوە بەکردنەوەی ئەم جۆرە قوتابخانەیە بۆی زیاتر خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام بکات و خزمەت بە خوێندن و خوێندنەوە بکات لەو سەردەمەدا وەڵام مامۆستا مەلا عومەر کە دەستی داوەتەوە کردنەوەی ئەو حوجرانە یان ئەو قوتابخانەیە بێگومان ئەمە یەکێکە لە پرەنسیپە جوان و خەسڵەتە جوانەکانی حوجرەی کوردستان یعنی ئەو مودیلە جوانەیە کە مەلای کورد حوجرەی کورد فەقەی کورد ناندویانە بە پشتیوانی خەڵکی دڵسۆزی کوردستان مامۆستا مەلا عومەر کە ئەو حوجرەی کە لەوێ کردوتەوە یعنی ئەوەی کە بە بیری من دێت کە بۆ کە قوتاب بێجگە لەوەی کە حوجرەی هەبووە لە قوتابخانەی تیماری سەرەتایی
لەوێ جاری وایە شاگیرمان هەبووە کە قوتابخانەکەمان مامۆستای نەبووە بێجگە کە حوزرەی خۆی بووە مامۆستا مەلا عومەر بەبێ هیچ با بڵێن چاوەڕێکردنی هیچ دەستخۆشیەک یان هیچ بوارێکی مادی هاتووە بە مەندیلەوە بە جوبەوە یان بە جەمەدانێکی کوردانەوە لە پۆلی ئێمە دەرسی عەرەبی و ئاینی بە قوتابیانی گوندی تیمار دەگوت کەوابێ مامۆستا هەر مەبەستی حوجرەکەش نەبوو هەر ینی ئەسڵی مەبەستەکە ئەوە بووە کە چۆن بتوانێت ئەوەندی تەمەنێکی هەیەی لە خزمەتی زانستدا سەرفی کات بۆ پێگەیاندنی ڕۆڵەکانی خۆی زۆر باشە مامۆستا ئێمە شتێکی دیکەمان نەماوە ئەگەر دوا پێیامێت دوا هەڵوێستی خۆت وە ئێمە گەنج لەم سەردەمەدا تا چەند گرنگە پند و ئامۆژگارەکانی ئەو مامۆستا ئاینیانە وەربگرین و بمانێ کاری پێ بکەین و کاریگەری هەبێت لەسەر ژیانمان وەڵا بێگومان کاکە دانیار ئێمەش و جەنابشت و هەموو ئەوانەی کە لێرن و لەو دیوی با بڵێن کامێرا و بینەرانی بەڕێژیش ئێمە لە کوردستاندا بەڕاستی پێویستیمان بە پەروەردەیەکی ڕاستەقینە هەیە ئەگەر دیقەت بدەیت لەم چەند ڕۆژەیدا پیاوێکی بەڕێز و سەرێکی ئێرانی کە لە ڕوو لە سەرۆکی هەرێمی کوردستان دەکات یان ڕوو لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات یان لە تەواوی دەسەڵاتی خەڵکی کوردستان دەکات کە ئێمە بەڕاستی لە ڕووی پەروەردەیەوە تووشی لێکترازانێکی کۆمەڵایەتی خێزانی سیاسی زۆر بوارەکانی ژیان پەروەردە هەموویمان گرتوتەوە کەوا بێ ئێمە نەک هەر مامۆستایانی بەڕێزی خۆشەویست بەڕوو هەموو چین و توێژەکانی کوردستان دەبێت بە خۆدا بچینەوە لە تاکەوە بۆ خێزان لە خێزانەوە بۆ کۆمەڵگا هەوڵی جدی بدەین کە حکوومەت و ڕێکخراوەکان و مامۆستایانی ئاینی بەڕێز لە ڕێگەی مینبەرەکانیان لە ڕێگەی حوزەکانیان لە ڕێی عیلمەکانیانەوە هەوڵی کۆشتیان ئەوە بێ خۆیان ڕاستەڕێ بکەنەوە جارێک کە ئەم ڕەسەنایەتی ئەم کەلتورە جوانی کوردستان بە ئاقارێک بنەوانێ کە داهاتوونەوەکارینی داهاتوومان بە سەربەرزانە بتوانن درێژە بە ژیان بدەن درێژە بە ژیانی خۆیان بدەن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا قادر مەلا عومەر کوڕی مامۆستا مەلا عومەری تیمەر سپاس مامۆستا بۆ دەرفەتە سپاس بۆ ئەو زانیاریانی کە بێبەخشین سەبارەت بە ژیانی مامۆستا خۆی گەورە لێی خۆش بێت و هیوادارین کە درێژە پێدەری ئەو پەیامە بین هەموو ئەوانی کە لە کوردستان کار دەکەن و ئەو مەلا بەڕێزانی کە لەسەر دەستی مامۆستا گەورە بوون. وەڵا زان و خۆشەویستان زانیاریەکمان هەیە لەسەر ئەو درەختانەی کە بە تەمەنترینن لە جیهاندا پێکەوە بینەری ئەو زانیاریە دەبین. بەتەمەنترین درەختەکانی جیهان. درەختی پاندۆ بە بەتەمەنترین درەختی جیهان دادەنرێت. تەمەنی بە 800,000 ساڵ مەزەندە دەکرێت. ئەم درەختە لە ڕێگەوە گەشە دەکات. درەختی سندیان جۆرپا. تەمەنی ئەم درەختە بە 13,000 ساڵ مەزەندە دەکرێت. درەختی تیجیکۆی بەتەمەن. تەمەنی بە 10,000 ساڵ مەزەندە دەکرێت. درەختی سنەوبەری پرسڵکۆی. تەمەنی بە زیاتر لە 5,000 ساڵ مەزەندە دەکرێت. درەختی پرۆمیسیۆس لە یەکێک لە باخچەکانی ویلەری ویلایەتی نیڤیدای ئەمریکادا بوونی هەیە. تەمەنی بە 4,900 ساڵ مەزەندە دەکرێت. درەختی مەتیوسلا لە یەکێک لە باخچەکانی مەتیوسلا لە چیای سپی ویلایەتی کالیفۆرنیا لە گەشەسەندن بەردەوامە. تەمەنی بە 4,700 ساڵ دادەنرێت. درەختی تەقسوس لانجرنیۆ دەکەوێتە گۆڕەپانی کڵێسای قدیس دیگن لە ئیتالیا. تەمەنی بە 4 بۆ 5,000 ساڵ مەزەندە دەکرێت. درەختی ساروی ئارباکۆ لە ناوچەی ئارباکۆ لە پارێزگای یەزیدی ئیران بوونی هەیە. تەمەنی 4 بۆ 5,000 ساڵ مەزەندە دەکرێت. درەختی گران ئەبۆیلۆ لە ناوچەی ئالریز کۆستیرۆ لە وڵاتی چیلیدا بوونی هەیە. تەمەنی بە 3,622 ساڵ دادەنرێت. درەختی سیناتۆری تەمەنی بە 30,500 ساڵ دادەنرێت.
ئەزیزان ئێستاش ناوبڕێکمان هەیە و دواتر لە تەوەریسیم لەگەڵتانە بەردەوام دەبین. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. بۆ هەمومان هەیە. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵمانی هەوە فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بمنینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرە داگیرسێنە ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە تەوریسیمی بەرنامەکەماندا باز لە پرۆژەیەکی گرنگ دەکەین کە پرۆژەکە باز لە دروستکردنی گەنجی سەرکردەی داهاتوو دەکات زانین ئەم پرۆژەیە چۆن چۆنیەکە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری ئەستەمبوڵی تورکیا تیایدا ئەو کۆنفرانسە بەڕێوە چوو و باز لەو پرۆژەیەکرا و باز لەو کراکە لە چەند ناوەندێکی دیکە لە چەند ناوچە و لە چەند شارێکی دیکە ئەنجام بدرێت ئەم پرۆژەیە یان یاخود ئەم دامەزراوەیان بە ناوی دامەزراوەی ڕوادی کە دامەزراوەیەکی جیهانیە دەیانوێت لە بەشێکی زۆر لە جیهاندا و لە وڵاتانی کە گرنگەوە نزیکی عێراق و هەرێمی کوردستانە تیایدا چەندین چالاکی ئەنجامدن لە پێگەیاندنی سەرکردی داهاتوو ئێمە لەو تۆرێماندا باز لەو دەکەین کە بزانین پلان و بەرنامەی داهاتوویان چییە وە گەنجانوە ئەو کەسانی کە دەیانێت بنە سەرکردەیەکی لێهاتوو چۆن دەتوانن سوود لەم پرۆژەیە وەربگرن و خەڵکانی دیکە ئەگەر بیانێ بەشدار لەم پرۆژەیەدا چۆن دەتوانن بەشدار لە پرۆژەکەدا ئێمە دواتر لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر زانە ئەحمەد قەساب بەڕێوەبەری جێبەجەکاری کۆمپانیای ڕوادی کە گفتوگۆ لەو بارە دەکەین و زیاتر زانیاری لەسەر ئەو بابەتە وەردەگرین. بەڵێ وەکو دانیار هاوکارم ئاماژەی پێکرد کە ئەمە
پرۆژەیەکە بۆ بنیادنانی ناوەندەکانی پێگەیاندنی سەرکردە لەلایەن کۆمەڵێک گەنجەوە لەلایەن ژمارەیەک گەنجەوە کە مؤتەمەرێکیان ساز کرد کۆنگرێ زۆریشان کوردن پێم وایە یەک دوانێکیان نەبێت کە دکتۆر تارق سەودانی و ئەوانی دیکە هەمووی کوردن و تێیدا ستافەکە هەمووی لە کورد پێگاتون کەمەش بۆ خۆی کاریگەرێکی باشەوە جێدەستیان دیارە بێت چونکە ستافێکی گەورەی کورد بیانێ لە وڵاتێکی عەربی دیکە کار و پرۆژەی دیکە ئەنجام لە هەمووشی گرنگتر کە جیهانیە ئەمەش بێگومان بە شێوازێکی تر ڕەنگدانەوەی جوان دەگەێنێ بە کەسانی دەرەوە کە کوردیش بێگومان کۆمەڵە گەنجی بەتوانای تیا کار دەکەن لەسەر پێگەیاندن و لەسەر سازدانی ئەو جۆرە کۆنگرانە کە بەڕاستی بۆ خۆی وجودی کورد لەم شێوازانە لەم بابەتانیان زۆر گرنگە ئەمەش دەست پێشخەرێکی زۆر جوان و دەستخۆشان لەکەن ئێمە دواتر دەچینە وردەکاری پرۆژەکە و زیاتر هەمووی گرنگتر لەو تەورێمە دەمانوێت بزانم کە چۆن ئەوان خزمەت بە گەنجان دەکەن چۆن گەنجانێک یاخود کەسانی دیکە بیانوێت لەو بوارەدا زیاتر سەرکەوتوی تر بەدەستبێن چۆن بیانوێت بەشداری بکەن و چۆن بیانوێت سوود لە پرۆژەکانی ئەوان وەربگرن و لە هەمووی گرنگتر ئایا ئەو ناوەندانی کە دروستی دەکەن لە ڕێمی کورساندا بوونی دەبێت یاخود وەک ئەوەی کە لە ئەستەمبول دەستکرا بە دروستکردنی ئەو پرۆژەیە دەبێت لە ئەستەمبولەوە بەشدار بن یاخود کەسانی دیکەی جیهانی بەشدار دەبن لەو پرۆژەیەدا و زیاتر خزمەت بە گەنجان دەکەن و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە گەنجانی وڵاتمان چۆن بتوان سوود لەم جۆرە پرۆژانە وەربگرن. بەڵێ ئەوەیش کە زۆر گرنگە ئەوەیە کە بزانین سوود بەچی توێژێک دەگەێنێ لە داهاتوودا پلانەکانیان چۆن دەبێ و چۆن بتوانن گەنجانی تریش پێ بگەێنن و بتوان بەشدار بن لەگەڵیانە کە بەڕاستی جێ دەستخۆشیە دوای زیاتر دەچینە وردەکاری ناو پرۆژەکەەوە بەڵام ئێستا پێش ئەوەی کە بچینە لای میوانەکەمان و باس لەو بابەتە بکەین دەچینە لای ڤیتیە کە سەبارەت بە دیمەنە جوانەکانی گودی وەرتەیە بابێکەوە بینەری ئەو ڤیتیە بین.
دوبارە سڵاتان لێبێت ئازان و خۆشەویستان. ڕێکخراوەکانی سەر بە کۆمەڵی دادگەری لێرە و لەوێ هەوڵ دەدەن کە کۆمەڵێک چالاکی زۆر باش پێشکەش بە کۆمەلگا بکەن کە کاریگەریکی باشیان هەبێت لەسەر کۆمەلگا. ڕێکخراوی خوشکانی سەر بە کۆمەڵی دادگەری هەستاون بەکردنەوەی خولێکی نەخوێنەواری لە چەمچەماڵ کە کاریگەریکی باشی هەبووە و زۆرێ لەو بەشداربووانە کەسانی بەتەمەن و باز لە سوودەکانی ئەو خولە دەکەن و ئەوان باز لەو دەکەن کە پێشووتر نەیانتوانیوە هیچ شتێک بخوێنەوە هیچ خوێنەوارێکیان نەبووە بەڵام دوای ئەنجامدانی و خولە تا ڕادەیەکی باش دەتوانێت ئێستا شت بخوێنەوە و بتوان مۆبایلەکانیان بەکاربێنن. پێکەوە بینەری ڤیتێک دەمی لەو بارەوە کە هاوکارمان جەلال جەباری بۆی ئامادە کردوین. ساڵ 30 ساڵە لەم خولەم هاتم یەکەم جاری هیچ خوێنەواریم نەبوو وەکو ژمارە بیکاریم کەمی ئەزانی بەس هیچ خوێندنەکەم نەبوو. ئێستا زۆر باشم نەخوا بە زیاد بیانی هەموو شتێک ئەزانم. زیاتر من بۆ ئەوە دەورەی قورئانەکە حەزم کرد کە لە قورئانەکان توان قورئان بخوێنمەوە بۆ یاتم بۆم دەورەیە زۆر ئیسفادەم لێ کردووە. دەستی خۆش بێ سوپاسیانەکە مەر هەمویان لەم دوای شاد ئەو مامۆستانی تر هاتوونە هاوکارمان بوونە مامۆستا ئینگلیزی مامۆستا گۆنا ئەو کچەی تر هەمویان زۆر باش بوونە لەگەڵمان. وڵای من هەنەچوو بوو مەکتەب لە بیدایەتەوە کاتە ئێرە کرایەوە ئیتر هاتم تا سەفی سێم ئیتر ئەبم بەچووە سواز بۆ خۆ سواز بۆ مامۆستاکە ئیتر زۆر باش وەڵا زۆرماندون دەستخۆشیان یەکەم بەڕاستی زۆرماندون هەر کاتێ نین ئیتر خۆی هەوامان پێداڵی بۆ ناتویتە ئەوەی وە نەخوێندەوارە پێویستە بێت بۆ خۆت فێرە علم و زانست و زانیاریە بێ ئەوە چینە پەلسێەوەی دوو وەرساتوم ئەمە سێی ساڕۆی هاتی هیچ زانی نووسون هیچم نێت حەق نەمەزانی قەڵەمێکیش بگرم وەڵا ئایستا باشم لەخوا بە زیابی ئەوە نووسینم ئەمەنە جوانە کوڕەکانە لەلێنیمە جوانترە وەڵا زۆر ئیسیفادەم کردو لەخوا بە زیاویە. مامۆستاکان گەلێ لەگەڵمانە مانون خوا بێم زەڕەتیان کە لەگەڵ ئێوەیە زۆر باشین ئەمەنە عەزیێتمان لەگەڵە خۆن. من لە پۆلی کاتومە تێرە خوێنەواریم نەبوو لە پۆلی یەکەوە ئێستا پۆلی سێم بە یەکەم دەرچوم بە فەزڵی خوای گەورە لە پۆلەکەی خۆمان ئێستا دەرچوم بۆ چوار خۆمان شێتی تەلەڤیزۆنە خوێنمەوە ئیتر قلەقلەشتە خوێنمەوە قودعەوشتە خوێنمەوە نای مۆبایلە خوێنمەوە ئیتر هەر لەکەمەوە زۆرە بێ ئەمانی زۆر هەوڵیان داوە لەگەڵمانە بە تەواوی لێرە فێری خوێنن بووین لەخوا بەزێ زۆر باشن زۆر لیان ڕازین خوای گەورە لیان ڕازی بێ زۆر ئەزێتیان کێشاوە لەگەڵمانە زۆر سوپاسیانەکەین دەستیان خۆش بێ مەمنونی پیاوەکانیشیانین کە ئیزنیان داون ئەمەرکە لەگەڵ ئێمە بکێشن زۆر ئەزێتیانە بێ ماڵ بەجێهێلن مناڵ بەجێهێلن. ئێمە ئێستا ینی 4 مەرحەلەمانەیە 1 و 2 3 و 4مانەیە نزیکەی 50 ینی بۆ سەرەوە فێرخوازمانەیە 4 ساڵە بەردەوامین ئەگەر خوای گەورە تەمەن بدات وە ساڵانی تریش بەردەوامە بین و ئەم ساڵ دەرسەکانمان زیاد کردووە مەسەلە هەر مەرحەلەی 1 و 2 3 کوردی و عەرەبی و بیرکاریمان بووە پۆلی چوارەکان مادەی ئینگلیزیشمان بۆیان زیاد کردووە و پێشی ئەم 4 ساڵی پێشترش ئەم خولە هەر بەردەوام بۆ بەڵام ینی بەم شێوازە ئێستا نەبوو ساڵ ببڕێ هەر مەرحەل ینی خەڵکی فێرکراوە فێرخوازە بۆ مامۆستا بووە بەڵام ئیتر ئەمە 4 ساڵیمە بەردەوامی خوای گەورەش تەمەن بە ئینشەڵا بەردەوامە بێ.
سڵاتان لەبێت ئازان و خۆشەویستان هەفتەی ڕابردوو کۆمەڵی گەنجی کورد بەشدار بوون لە کۆنگرەیەکی بنیادنانی سەرکردا لە جیهانداوە پێگانی سەرکردە لە جیهاندا کە تایدا هەوڵدرا لێ بنیادنانی ئەو دامەزراوەی بکرێت کە چەند گەنجێکی کورد تێدا بەشدار بوون و دەیانەوێت چەند ناوەندێکی دیکە لە جیهاندا دابمەزرن. ئێمە لەو تۆرێماندا باز لەو دەکەین کە ئەمە تا چەند گرنگە بۆ گەنجان بۆ ئەو کەسانی کە خوازیاری فێربوونی ئەو بابەتەن و چی بە کۆمەلگا دەبەخشێت و ئێمە تا چەند گرنگە سەرکردەیەکی لێهاتوو لە ژێر کۆمەڵی ڕێنمایی و ڕاهێناندا بێتە ئارا و گفتوگۆ دەکەین لەوبارە لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر زانا ئەحمەد قەساب بەڕێوەبەری جێبەجەکاری کۆمپانیای ڕوات. کاک دکتۆر گیان زۆر بەخێر بێت. کاک دکتۆر با لەو دەست پێ بکەین ئەم جۆرە پرۆژانە بنیادنانی و پێگەیاندنی سەرکردە بۆچی گرنگە لە کۆمەلگادا؟ بەنای خوا زۆر سپاس بۆ میواندارەکەتان سپاستانەکەم. طبعاً کاتکە باسی پێگانی سەرکرداکەین لەوانەیە هەندێک کەس خاڵن لای ڕئیسی وڵات بێ یا خاڵن لای زۆر لە کۆمنتەکانی شەروا بوو کە لە باڵەکانە بەرەوەی خەڵک لە بابەتەکە تێناگە و نازانێت چییە. هەر کەسێک کە ئاڕاستەی گروپێ بکە لە زمانی ئیدارە پێدەوترێ سەرکردە. ئەجا خەڵکەکە کەلیمەکەی پێخۆشنی ئەویان شتێکی ترە. لەوەی شۆکارەکەی وازەحە لە وڵاتی ئێمە بۆ چێگەڕێتوانێ سەرکردەی فاشلی بێکەڵکی داپڵۆسەنەرە کەوای لە خەڵک کردەوە بۆ شێوازە بکاتەوە و حەق خۆشان. طبعا توانیم بگەڕێنەوەە بە کورتی بۆ مێژەکەی بۆی باسی گرنگەکەیشی بکەین یان ئەگەر ئیجازەم بدەین. طبعا ئێمە دکتۆر تارق سۆیدان کە بەڕێزیان لە بواری ئیدارە و قیادەیە زیاد لە چەند مەشروعێکیان هەیە تایبەت بە بابەتەکانی ڕاهێنان و هەندێک مەشارعی تریشی هەیە لە دەروی ڕاهێنان وەکو قوتابخانە و ئەوانە. لە وڵاتی کوێت لە 2001 هەستان بە دامەزراندنی مەشروعی ڕوات پرۆژەی ڕوات بۆ پێگەیاندنی سەرکردە. طبعاً بە کۆمەڵێک فلتەراوەرە گیرێ و دێنە ناوە و دەوراتیان پێوترێەوە لەگەڵ سەرکردەکانی سەرکردە جیاجیەکان جا مەسەلەن ڕئیس پەرلەمانە سەرۆکی حکوومەتە ڕئیسی کۆمپانیا گەورەکانە لە ڕانی ڕئیسی حیزابەکانە لەگەڵ ئەمانە طبعاً احتیکاکیان پێکرێ و مقابلەکرێن و هاتوچۆ ئەکەن و تێکەڵاو نەبێ. ئەم پرۆژەیە بە شێوازێکی زۆر باش لەکوێت کە بەڕێوە ڕۆیشت. طبعا چەند تەجروبەیەکی کەشی هەیە بەڕێزان بۆ پێگەیاندنی ئەکادیمیای پێگەیاندنی سەرکردە لە ئەستەمبول هەژوەج بە 8 ساڵ کردویانەتەوە. من خۆمیش یەکم لە دەرچوانی ئەکادیمیای کە بۆ ماوەی 3 هەفتە لەوێ ڕاهێنانمان وەرگرتووە. ببرن دکتۆر پێی باش بوو ئەم تەجروبەیە ئەم ئەزمونە بڵاو بکرێتەوانێ واتە لە یەک شوێنان نەمێنێتەوە لە وڵاتێکە یان لە کۆمپانیایەکە. بۆیە بڕیاردرا چی بکەین ئەو شوێنانەی لە وڵاتە جیاجیەکان ئەیانەوێت پێگەیاندنی سەرکردە بکەن بەڵام نازانن پێگەیاندنی سەرکردە چۆنەکرێ واتە دامەزرانی سنتەرێکی تایبەت بە پێگەیاندنی سەرکردە. طبعا لە جیهانە بۆ نمونە لەسەر ئاستی وڵاتە بەرزەکانی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یا بریتانیا یا زۆربەی وڵاتەکان لەسەر ئاستی جامیعەتە گەورەکان ئەم شتیان هەیە. باشە سنتەری تایبەتی پێگەیاندنی سەرکردیان هەیە کە نەک تەنها گەنج بەڵکو سەرکردەی وڵاتەکانیشان لەوێ دەورات و محازەرات و بابەتە زانستیانیەکان وەرەگرن. واسحە زەبەر منە ئۆبامایەکێکە لەوانە ئۆباما هەتا ترەمپیش زۆربەیان لە هارڤارد هەندێکیان بە محازەرات و بە دەورات وەریانگرتووە کەواتە بۆ شتەکە زۆر کورتکەینەوە. بۆ ئەوەی ئەم تەجروبەیە ئەم ئەزمونەیە بڵاو بکرێتوانێت ئێمە چیمان دامەزران لەسەر داوای دکتۆر تارق سۆیدان ڕێزیان هاتین مەشروعی ڕوادی عالەمیمان دامەزران ناوی شەریکی ڕوادی عالەمیە جیهانیە ینی بۆ ئەوەی ئەم ئەزمونە هەر وڵاتێکی تر ئێوێم ئەزمونەی بدەینێ کە چۆن ئەو مەرکەزەدا بمەزرێنێ منهەجەکانی چین منهەجیەتەکەی چۆن بێ پرۆگرامەکانی کەیدا بە تەلەبەکە چۆن وەریان بگرێت چۆن مقابلەیان بکات چۆن دەوراتەکانیان پێ بڵێ بۆ کوێیان بەرێ چەند ساڵ لەگەڵیانە بێ ئەو معیارانەی کە وەرەگیرێ خەڵکی ئاسایی نین ینی کەسێک نییە هەر کەسی حەزی لەم دەورەیە بێ وابزانە دەورێکی تەنمی بەشەریەوەی کە خەڵک خۆی پیاکەن نا بەم شازە نییە. ئەسڵەن لە 100 کەس لەوانەیە 20 کە زۆر بگیرێ چونکە ئەبێ بە دوای ئەو مواصفاتانە ئەگەڕێن کە لە یەکێکا هەیە خۆی دەست پێشخەری هەیە کەسێکی چالاکە کەسێکی بەتوانە کاتەمە کۆی گشتی مەشروعەکەیە کە ئێمە بۆ ماوەی 3 ساڵە خەریکی ئەم مەشروعین و لە ئەستەمبول لە هەفتەی ڕابردوو لە 11/6 ئینتەلاقەکەی بوو. دکتۆر ئەوە بیرۆکەی دکتۆر تارق سویدان بوو و ئایا درێژە پێدەرەکەی گەنجانی کوردن چونکە ئەوەی کە دەوترێت ئێوە ژمارەیە گەنجی کوردن کە هەڵدەستن بەم کارە ستافەکەتان لە کێ پێک هاتووە ئایا تەنها ئێوە کوردن و تەنها دکتۆر تارق سویدان لەگەڵتان بەشدارە؟ ئەم ستافە کوردیە بۆ تەنها هەرێمی کوردستانیش نییە ینی بۆ نەخێر بۆ هەموو جیهان بۆ جیهانە هەرێمی کوردستان یەک وڵاتە لە ئاخیرا لە عێراقایە ئەگەر هەرێمیش حساب بکەین نەکرێت دوو بەش بێ. ئێمە ئەو ستافەی کە بەڕێوە بین 4 کەسین هەر 4مان کوردین هەمومان لەوەی دکتۆر تارقیش بووین لە ئەکادیمیە لەگەڵیان بووین. طبعا ئەمیش هۆکارێکە بۆ عەقڵ کراوەی ئەو پیاوە کە گەورەتیێک لە گەورەترین پرۆژەکانی خۆی کە ناوی پرۆژەی ڕوادی عالەمیە
ئێمە ئەمانوێت لە مای ئەم 5 ساڵە لە 25 وڵاتە مرکزدا بمەزرێنین یایەتی دەست کورت ئەویش لەسەر متمانەیە چکە تۆ وات کردو متمانە لا ئەو دروست کردو هەوات کردووە کە خۆ دەسەلمێنی بۆ یەکێک لە مەشروع گەورەکان کە ئێمە بەڕێوەبێن هەمومان کوردین بەڵام بەڕێزیان کە CEO یاخود ڕئیسی مەجلیسی ئیدارەن عەرەبن بابەتەکە لەسەر جیهانی ئیسلامی و عەرەبیە لەگەڵ عالەمایە واتێمە ئەو مەرکەزانەی کە دامەزەین نامانەوە مەرکەزێک بێ بەس کەسەکە فێری کۆمەڵێک لێ هاتووی بکە و خوا حافظ خوافز نەخێرەمانە لەسەر قیەمی بەهای ئیسلامی بێ بەهای دینەکەی بێ بە گرنگی لە دینەکەی بڕوانێ و بزانێت چۆن بەکارێنێ حتا بوو بە بەڕێوەبەری کۆمپانیایەکی ژیانی بەدەستپاکی و بە بنەما جوانەکانی ئێمە لەسەر بنەما جوانەکانی ئەخلاق ئیسلام ئینجاین مەهاراتی واتە لێ هاتوویەکانی سەرکردایەتی فێرەکەن ئینجاین فێرەکەین پرۆجێکت و ئانە چۆنەکرێ کە ئەڵێن فێریەکەین بەوەی خەڵکە زیاتر وازەح بێ وەکو وا بە جەنابەت خاوەنی بڕێکپاری باش بی یعنی بازرگانێکی باش بی بتێ قوتابخانەیە دامەزرێنی بەڵام نازانی چۆن پێویست بە ستافێک هەیە پێت بڵێ قوتابخانە ئاها دامەزرێ و بێت لەگەڵ تا دابمەزرێنێ کاڵین دامەزرێن بەسمان دروستکردنی بیناکەی نییە بەڵکو ئیداریات و پرۆژە بەڕێوەبردن و دەور محازراتەکان و مامۆستا و ستاف و ئیدارە چۆنەکەی ئەمە فێرکە تاوانامە بە تەدریب فێرەکرێ ئیشی ئێمە بێ زەبەت ئاوایە کە ئەو کەسە ئێوە مەرکەزەکە دروستکە بەڵام نازانێت چۆن دروستیکە ئێمە دێن فێریەکەین چۆن دەست پێەکەی لە ئەوڵە بۆیە بۆم مەبەستا تەوان ئێمە دوو کتێبمان بۆ نووسیوە لەگەڵ دکتۆر تارق سویدانە کتێبێکیان ناوی کەیفە تونشی مەرکەز لە دادڵقادە کاتەوەکو منهەجێکیش بەکاردێت بەڵێ کتێبێکیان لەسەرەوەی چۆن مەرکەزێکی پێگانی سەرکردە دامەزرێنی کتێبی کێشان دلیل مەناهج مەراکز دادڵقادە ئەو دلیلی کە بەکارین واتە ئەو ڕێبەری بەکارێنی لە مەرکەزەکە چییە محازراتەکان دەوراتەکان هەموو حتا چالاکیە گەر بیان بیتە دەرەوە چۆنیان بیتە دەرەوە بۆ شویان بەری باشە پێشنیار کراوە حتا بابەتی ئیداریات بە تەفسیل ڕوون کردوتەوە طبعا ئێڵێ مۆجارێکی ترەمە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی و ئیسلامی و جیهانیشە واتە پابەند نییە بە هەندێک کەس لەوانەیە بڵێ ئەمە ئیسفادەی بۆ کورد چییە ینی ئیسفادەی بۆ هەموو مرۆڤێک لە هەمان کاتیشە ئەوەی کە بەڕێوەبا کوردەکەەوەش تەسەوڕەکەم فەخرێکی گەورە بێ بۆ هەمومان کە ئێمە توانی بێتمان خزمەتێ بکەین بە جیهان و بە وڵاتێکی خۆمان لە ئەوڵەوە بەم شێوازە کە ئێمە ژیداری بکەین دکتۆر با ئاماژێک بۆ ئاهەنگە بکەین کە بەڕێستان لە ئەستانبوڵ ئەنجامداندا ئەمە کردنەوەی دەستپێکی پرۆژەکە بوو چی لە خۆ دەکرد پلانتان بۆ داهاتوو چی دەکرد تەمام بەڵێ ئەمە کردنەوەی پرۆژەکە بوو چکە ئێمە وەکتم 3 ساڵ ئێمە خەریکە مەشروعین کارێکی زۆرمان لەسەری کرد چکە ئامادەکردنی مەناهج و ئەوانە ئاسان نییە یعنی منهج بە منهج ئێمە دانیشتوین بیرمان کردەوە چی بوترێتەوە چی تیابێت چی تیانەبێت بە تەفسیل لەگەڵ کۆمەڵێک کەسی بە ئەزمموی پێش خۆمانە ئەمەی ئەستەمبول کە لە دەی 6 جمعی ڕابردوو لەوێ هاتین ئاهەنگێکی کردنەوەی مەشروعەکەمان کرد و لە 11 6 تا 13 6 کۆنگرەیەکی 4 ڕۆژی بوو و کۆنگرێکی ڕاهێنان بوو بەشداربانمان ڕاهێنا لەسەرەوەی چۆن توانە ئیشە بکەن ئەمە ئفتاحی مەشروعەکەیە الحەمدوللا بەسەکەوتوی تێمان پەڕان بە بەشدار بووی زیاد تقریبا لە 10 وڵات لەگەڵمانە بوون هەر لە جەزائیرەوە هەتاوەکو یەمەن و سەڵتەنی عومان و قەتەر و عێراق و سووریا و هەر بەشداربوانی کۆنگرەکە بوون یاخود داوەتنامەی کەسانی تایبەتیشی تیا بوو داوەتنامەی کەسانی تایبەت بۆ حەفلەی افتتاحی تیای بوو واتە بۆ ئاهەنگەکە بەڵام بۆ دەورەکە بۆ خۆیان بەشدار بوونایە و لە کوردستانی شەوانێ سواز و خوا 11 بۆ 12 کەس بەشدار بوونەوەش بۆ خۆی جێی دڵخۆشیەکە لە پارێزگای سلێمانی و هەولێر و پارێزگای دۆکیش خەڵک بەشدارەوەش بۆ خۆی جێی ئەوەیە کە بە هەند وەری بگرین بەڕاستی کە و خەڵکە ئیهتیمامی هەیە بۆ ئەوانە ئەوە ژێی دڵخۆشیە و بەڕاستی خاڵێکی زۆر جوانە ئەوەی کە ئەمێ ئاماژەی پێ بکەم ئێمە مینەسەیەکشمان بۆ دروستکردووە بە ئینگلیزی بێتە پلاتفۆرم واتە موقعێکی گەورە وێبسایتێکی گەورەمان بۆ دروست کردووە هەموو ئەوەی کە ئێوە بە ئیدارە بیکە بەڵام نازانێت چۆن ئیدارەکەی بکە سەرڕایەوەی کە ڕایهێنین و کتێبیشمان بۆ نووسیەوە فێریشەکەین بۆی عەزیەتی ژنە کێشەیشەکە ئاسان بێ پلاتفۆرمێکمان بۆ دروست کردووە واتە تۆ خاوەنی مەرکەزێکی ئەتەوێت ئیدارەی ئەم مەرکەزە بکەی غیاب وەرگری تەلەبەکانە بزانین چەند تەلەبەن چەند دەورەی خوێندووە چەند محازەڕی ماوە مامۆستاکەت هاتووە یان نا ڕاتبێ چەندە لایانی حسابی کێشەو هەیە یانیتە لایانی تەسویق مارکتین هەر هەمووی لەویا بەرمەجە کراوە لەو مینەسەیەشە بەکاری هێنی بۆ ئیشەکەت سەریعتر بکە زۆر باشە کاک دکتۆر ئەوەی کە ئێستا گرنگە لە چی ئەکەن بۆ هەرێمی کوردستان چۆن گەنجانی ئەم وڵاتە بەشدار بن ڕێوشوێنەکانی بەشداریکردن چۆن نییە ئێوە لێرە لق و بنکەی دیکە دەکەن یاخود بەشداروان دەبێت وەکو ئاوشەی چەند ڕۆژی رابردوو لە ئەستەمبول بەشدار بوون لە هەمووشی گرنگتر خۆتەزانی دۆخی دارایی وڵاتەمان چۆنەوە گەنجان چۆن نییە لەو ڕوانگەیەوە چۆن خزمەتتان کردو بە گەنجان و بەم وڵات
لەسەر ئاستی پرۆژەی ڕوات ئێمە پێشەوەی ئینتەلاقەکە ڕابگەێنین پرۆژەیەکمان دروست کرد ناوی سەلاحەدینە و ڕاگەاندنەکەیمان لە ئیعلامم بڵاو نەکردوتەوە لەبەرەوەی ئەم شتانە پێویست ناکە خەڵکی عام هەمی بیزانێ ضرور نییە چونکە هەموو کەسێک گرنگ نییە بێتە ناو ئەم پرۆژەیەوە و هەموو کەسێکی ژوەر ناگیرێ بەڕاستی بۆیە هاتین لەسەر ئاستی کۆمەڵێک مەراکیز و شوێن بەعلانێکی زۆر ینی سەطحیمان کرد کۆمەڵی گەنجی زۆر بەتوانامان مقابلە کرد زیاد لە 40 گەنجان مقابلە کرد 90مان وەرگرت یا 20مان وەرگرت یعنی مقابلەکان نی سعات زیاتری پێچ هەر یەک کەسێ و سێ کەس مقابلەیەکە و زیاد لە 60 پرسیاری اینجا شەرط نییە بەس مقابلەیە CV وەرەگیرە مقابلەکەی وەرەگیرە تسکیە وەرەگیرە ڕفرەنس لێتەر یان یەکێک تسکیەکە اینجا ماوەی 3 مانگی ئەوەش تێستە خۆ ئەو نازانێت تێستە بەس لای خۆمان تێستە باشە ئێمە خۆمان تێستێکین ئەمزانین بە کەڵکمان دەیا بە کەڵکمان 81 معیارمان هەیە 81 پێوەرمان هەیە بۆ تێستکردنەکەی هەمیمان حازرە ینی ئەوەی لە کتێبەکە هەیە خۆمان تەطبیقمان کردو پێشووی کتێبەکە بەدەم بە خەڵک خۆمان تەطبیقمان کردو کاتە دکتۆر ئەمێ ئەمەشش بۆ بینیانی زۆر جار لێرە کە کۆمەڵێک پرۆژە ئەنجام دەدرێت پرۆژەکان وەهمین خەیاڵین بەڵام ئێوە کارتان لەسەر ئەوە کرۆ کە ئەمە ئەزمموی خۆتان بێ پێشتر کارتان لەسەر کردبێ و جێبەجێ کرا بێت کە ئەمە بەڕاستی سوودێک دەگەێنێت بەوجیلە بەڵامی پێشوەر بگرینەوە تاڵاتی ئەوەش تاو ئەەکەم ئەوش جواب بدەمەوە بەسەر چاو ئێمە چیمان کردو بۆ گەنجان تەوان ئێمە هاتوین شتێکی ڕەمزی لەوەرەگرنێژ بۆی قدری مەشروعەکە بزان چۆن مەشروعەکە 1 ساڵی پێچ ئەگە بتێ بە مەزبوطی بیکەی 2 ساڵی پێچ بە مەزبوطی یعنی هیچ نەپەڕێنی بەڵام تۆ بەپێی وڵاتەکان شت دەگۆڕیت شتەندشت لا بێ هەندێشتی زافاکە ئێمە 1 ساڵ تدریبمان پێ کردو باشە فعادەتەن ئەم مەشروعانە ئەبێت چی بۆ بکەیت تەمویلی بۆ وەرگری سپۆنسەری بۆ وەرگری دەوڵەمەندێکە کۆمپانیایەکە شوێنەکە بە تەمویلیکە و عاتەن وا ئیشەکەین ئێمە بڕێکی پارە زۆر کەم لە کەسەکە وەرەگرین چەند 100,000 100,000 200,000 لەوە زیاتر بۆ هەموو ساڵەکە بە خواردن و بە سەفرە و بە هات و چۆ و یعنی کاتوانین بڵین پارەی 2 مانگی کەسەکە نییەکەیدا بەڵام ئێمە 300,000 من پێما لە مەجبەی ڕابردوو وەرگرتەوە بەڵام 300,000 بەشی 3 مانگی نەکردووە هەمووی بە تەمیل براوەڕێەوە تەمیلمان بۆ پیا کردووە سپۆنسەرمان بۆ پیا کردووە خەڵکاتەوە پێشەوە ئەم مەشروعانە مەشروعێکی مربح نییە واتە من بۆ گرفانی خۆم نایکەم بەوەشی کە خەڵک ئێستا پێی سەیرە زۆریشی پێی سەیر بێ من خۆبەخشم هەر سێ کەسەکەی تریش خۆبەخش واتە مکافە ئەمەگەر بدەم پێیان فەقیرانە بەس مکافەیە گفتن دوای هەمومان دوو منم کافەیەکی بەمێ ئەگینەوە کومعاش نییانە بۆ ئەمە قەنەعەتی ئێمە بەمیشە چکارێکەکەمان دەخلێکی ترمان هەیە من پزیشکم ئەوی تریان پارێزەرە ئەوی تریان مهندس هەر کەسەوە دەخلی خۆی هەیە الحەمدوللا پێشی ئەمە وەکو زەکاتێکی ئەو توانایی خۆیەتی بەکارێنین بەنسبە پرسیارەکەی وداوە تۆ خۆ بەشداوی پرۆژەی بڕیارەکانم بووی ئێمە ئەزمونێکمان لە پرۆژەی بڕیارەکانمان هەیە ینی 8 گروپمان پێگەیانوە تا پرۆژەی بڕیارەکانم زۆر خوار ئەمەوە لە ڕووی ئاستی علمی و ئاستی مەهاریەوە چونکە ئەم بەرزترە لەوە بەڕاستە بۆی ئەزمونێکمان پێیا کردووە لەوەی کە ئایا بە کەڵک دێ بە کەڵک نایە ئەو هەڵانی کە کردومانە لێرە دووبارەی نەکەینەوانە بە دڵنیاییەوە ئەزمونمان لێ وەرگرتەوە فێری ژوین چۆن بیکەین بەڵام مانایەوە نیە هەر هەڵە نەکەین نەکری هەڵە بکەین جاری وایە تۆ کەسێک هەیە هەستەکەی مولائمە بەتوانایە زۆر باشە فەقیرە پێویست دەکات فێریکی چۆن فێریەکەی بەڵام دوای سەر سوبحانەڵڵا لەو سەرەوە دەرناچێت ینی تۆ جاری وایە زەویەکە و باش هەڵبژاردووە تۆکەشە باشتانەوە ئاوشێنەکەشت باش کردو بەڵامی تر سەمەرەکەی خەتە غەڵەت دەرەچێ ئەوان قەدەری خۆیان سڵای تۆ نیە دکتۆر لەموشی گرنگتر بە شێوەیەکی کردداری ڕاهێنان ئێوە بە کەسانە بکەن کە بەشدارە بن لەگەڵتانە ئێستا بۆ ئەوەی تەطبیقی ئەو شتانە بکەن کە خوێنیانە سێ پرۆژە هەیە هەر کەسان هەر گراون بە سێ گروپ شادەکان شتا پێ نەدراوە هەر کەسان سێ چوار کەس یا 5 کەس بێکە پرۆژەیەکیان هەیە و هەندێک لە پرۆژەکان تەمیلیشمان بۆ پیا کردو الحەمدوللا واتە پارەمان بۆ پیا کردو ئێستا خەریکی پرۆژەکانی خۆیانن پرۆژێکیان فکریە خەریکین ناوی نالیە پرۆژێکیان هەر سەلاحەدینە خۆیەتی بۆی بیبنەوە بەڕێوە پرۆژێکیان ناوی کارچنە ئەوان پرۆژێکی زۆر زۆر گەورەیە خۆم مباشرەتەن سەرپەرشتیەکەم و ئینشاڵڵا لە مانگیدا یا ئەخیری 11 شتێک ئەبێ بە شتێک شاڵ کاک دکتۆر ئەو کەسانی کە دەیانەوێت بەشدار بن لەم جۆرە پرۆژانەدا مەرجە زمان بزانن بەڵێ مەرجی ئێمە بۆ بەشداریکردن لەمەیە پێویستەکە لانی غەیری کوردی عەرەبی بزانە یا ئینگلیزی بەڵێ بۆچی چونکە بەشێک لە تەدریبەکان بە ئاستەکەی زۆر باڵایە ئەبێ بە عەرەبی پێی بڵێنەوە مدەڕیبی عەرەبت هەیە یان ئینگلیزت هەیە فەئەبێ بیزانێ و تۆ مەرجەعیە دەیتێ سەرچاوەکان یا ئینگلیزین یا عەرەبین بە کوردی ینی هەندێک کتێبی زۆر هەیە هەندێشتی زۆر هەیە بە کوردی نییە لەبەرەوە ئیلا ئەبێ عەرەبی بزانێ ئەگەر ئینگلیزیش بزانێت چانسی وەرگرتنی زیاترە فیدباکی ئەو گەنجە کوردانی کە بەشدار بوون لەگەڵتانە لە تورکیا لەو کۆنگرێدا چۆن بوو و چۆن هەڵسەنگاندنیان نەبوو کە پێما بوو یەکەمون کەس بوون ینی بەشدار بوون لەم جۆرە پرۆژەیەدا وەڵاهی باشتر وا بوو لە خۆیانمان پرسیار بەڵام ئەوەندەی من دەم تاقیکردنەوە لە چوونە دەرەوەکانە
هەمویان بە ئیجابی سریان نەکرد هەندێک لەوانەیە پێشنیاری تەکنیکیان هەوە بەس هەمویان بە ئیجابی سریانەکەەوە پێی دڵخۆش بوون و حماسێکی زۆریان وەرگرت و بەڕاستیەوەشی کە هەبوو کۆنگرەکە ئەساسیاتێکی لەسەر بابەتەکە هەبووە یعنی هەموو کەسێک بۆم کۆنگرێ نەئەشابێ چکەن کۆنگرێ باڵا بوو بۆ باڵا بوو یعنی ئەو بابەتی تەرحەکرابووە تۆ بنەمایەکی لەسەر زانستی قیادە و ئیشت کردبێ و ئەوانەشی زۆربەی هاتوون چاوان بۆ پرۆژەی سەلاحەدین لێرە یان بۆ مؤتەمەری ڕوات یان خاوەنی ئیشن یان خۆیان مەسوولی ئیشەکردن یان مەسوولی گروپێکن واتە مەسوولیاتێکیانێت تێئەگەن لە مەسوولیات و لە بابەتی ئیدارەکردن یانی چی بۆ الحەمدلله توانین بڵێن فیدباکە باش بەس بە ڕێژەی سەتی بەڕاستی لام شازیکردنەوەی بنکەکان چۆنی دەبێت کە بڕیارە ئێمە لە ڕێگەی منەسەکەەوە لە ڕێگەی منەسەکەەوە ئێستا 3-4 وڵات لەسەر خەتن لەگەڵمانە لە ڕێگەی منەسەکەەوە مشارەکەکە هێتە ناوە ئینشاء مەرکەز دەسی پیانێ ئەلکترۆنی هەموو شتێ پڕێکاتە لیستێکی دوورێژە 30-40 پرسیار پڕێکاتەوە بۆمان دێ ئەگەر پێویست کا مقابلەیشی ئۆنلاینی لەگەڵاکەی ئەگەر قەنەعەتمان کرد و معلوماتەکانی صحیح بوو تەوانێ ئێمە تەمیلی پارەیەکەین علاقەمان نییە بەسەریەوە تەمیلی ئیشی قانونی ژەبێ خۆی بیکار وڵاتەکەی خۆی بێ هەم قانونی بێ هەم خۆی تەمیلی پارەی هەبێ بەڕاستی ئێمە بەزەمانمان لەسەر فێریکەین و دوایش نابێ بە بەشێک لە من بەڵام ڕێنماییان پێدەدەن بەڵێ پێڵێن چۆن کامی پڕکردوانێ گە پێویستی کا مقابلەکەین دوای ئۆکەی پێدرا سیستمەکەی فێرەکەین ئۆنلاینەکە چۆن بەکارێنێ و اینجا دەستەکەین بە پێدانی دەورەی پێدەین یان هەیە ڕاوێژێ بەس دەورێنە خۆی هەیەی بەزەڵە چاکێکم ڕاژەکەش دوو جۆرەیە چی سەردانیەکەی یا ئەوەیە بە ئۆنلاین عادەتەن بە ئۆنلاین لەگەڵیان نابین چەند ساعاتێک پێڵی ئەمەوا بکۆ و ڕاوێژکارێک لەگەڵای پێڵی مەواێ بڕواوای بڕوا و بەو شێوازێ و تابعەیەکێکی 6 مانجارێ دواوی کە چۆ سەر پێی خۆی تەمەنیژم بینە دکتۆر دوایکردنەوەی ئەم پرۆژەیە ئێوە لە داهاتوودا چی هەنگاوێک دەنێن ئێمە بەس دوای تەوابوونی 25 پلانی 5 ساڵیان دواتر بەتەمای چین پلانی 5 ساڵەکەمە گوتم 25 مرکزە هەر وڵاتێک مرکزە یعنی الحەمدلله لە کوردستانە پێش هەموو وڵاتەکان دەست پێکراوە کاتەتوان لەم ساڵە نەتیجەیەکتان هەبێت نەتیجەی چی مەراکز بەپێی ئەوەی کە ساڵی یەکەم دامانناوە حەو مەرکزمان هەبێ احتیمالە بگینە 5 چکە ساڵی یەکەمی هەموو مەشروعێک پێکان غەڵەتە بڵێ هەی پێکەم 100% ناتوانێت پێشی هەنگاوی لە حالیە نەسەناڵە مرکزێکمان هەیە سەلاحەدین و لە یەک دوو وڵاتی تریش لەسەر خەتین مەغریب جەزایر یەمەن قەتەریش بۆی هاوکاریان بین تاوان هەر وڵاتێکی تر لە ئەوروپیە مهمەوەی لەسەر ئەم بابەتە مەبدە قیەمە جوانە بڕوا کە دینەکەی لا خۆی مهم بێ و بابەتەکانیش بە هەند وەربگرێ بۆ ئەی کە بۆ سەرکردەیەکی بە ئەخلاق بێ زۆر کاک دکتۆر ئەوەی کە گرنگە ینی وەکو سەرەتا ماژت پێک لە وڵاتی ئەمەدا سەرکردەکان وایان کردووە کە بەخراپ سیری سەرکردە بکەینەوە کە بیرلێکەکەینەوە دەورێکی وا بۆ سەرکردەکران سەرڵین سەرکردەیەکی لە وڵاتەدا ئێوە پلانێکی واتانیە بەرنامێکی واتانیە بە شێواز لە شێوازەکان هەنێک لە سەرکردە بەسەر بکەنەوە بڵێن ئێمە پرۆژێکی وامان هەیە حتا سەرکردەی سیاسی بێوانی ئێوە بتوان کاریگەریتان بێت لەسەر و سەرکردی سیاسەن یاخود ئەو سەرکردانی کە دایانێ وردەور دەبێنە نێو کایی سیاستەوە ینی پێم وایە ئەم جۆرە سەرکردانە زیاتر کاریگەریان لەسەر کۆمەلگا هەیە کاریگەریان لەسەر ئابووری وڵات هەیە ینی ئێوە چۆن ئەوە دەکەن کە هەوڵ بن سەرکردەی وڵات خۆیان ئامادەکاریان تیا بەشداری ئەو شێوازە خاڵی یەکەم ئێمە سەرکردەی سیاسی پێ ناگەین ئەم خاڵە گرنگە خەڵک بیزانێت ئیشی ئێمە نییە ئێمە بەعام خۆی ئەساسیاتێکی باشی تایە ئێمە فمێن بە پێڵین چۆن بۆی ڕێەکەینەوە یەک دوو ئەمە غەڵەتەمان ڕاستکە و ئاوایشکە واتە دەوری ڕاوێژکارێکی لەگەڵ ئابین و ئەمە لەسەر عام ئیشەکەی نەک بە سەرکردەی سیاسی طبعا هەشە تایەتی کە تۆمۆحی سیاسی هەیە ئەو کەیف خۆیەتی و عیلاقەشم نییە بەسەریەوە چێ بۆ چۆ ناچێت چۆن زانێکم حڕم تەلیقین ئێمە پابندین بە هیچ لایەنێکەوە تەمام پرسیارەکەی ترت بەخوا سەرکردەی وڵاتێکی وە ناگرێ زۆر بە حەقیقەت جواب بەمەوە بە سەرکردەی حیزبەکانیانەوە محترامات و سەرسەر و سەرچاوم جۆ لێگرێ بس کار نەما بۆ ئەو قسە نەکەن خۆی زۆر بە گەورەترە زانلەوەی کە ئەسڵان یەکێک لەو کێشانەی کە ئێمە هەمانە لە کاتێکە این مامەڵە لەگەڵێکی کاکەین کە توانای سەرکردایەتێکی زۆر باشەوتەیە بۆی ڕێکەیتەوە غرورە یعنی من دایمەن گیرم خوارە و دەست ئەو گەنجانێکێن لام غروریان هەیە ئەبێ جارە بەس خەریک بم غروری بشکێنم بە تەرقێکی جوانی مؤدەبانە بڵم بابەجان تۆ ئەم توانای خوا پێداوێ بەکاری بێنی نەکدانیشی پۆز لێ بەسەر من و پۆز لێ بەسەر فلان کەس و بە دوای مۆدێلا بگەڕی توانای ئینسان خوای گەورە کە یەکێک زەکایەکی عالی پێدا یان توانایەکی قاری باشی پێدا یان توانای دایانانی پێدا ئەبێ بە خزمەتکاری بەکاری بێنێ نەکدانیشە لوت بەرزی بکە چکە لە ئەسڵا خوای گەورە بەشێکی ئەم توانایی پێداوە و تۆی تەنمیەکی بەس پەرەی پێدەی وازە حەچۆن کەواتە پرسیارەکە لەوە ئای گوێگرن
يعني بە تەسەووری من ئەوەندەی من لەگەڵ هەندێکیانە احتیکاکێکی دوور و نزیکم هەبوو بێ گوێ ناگرن بەڵام وای نۆت هەر کەسێ دەرگاکات و ئێمە لە خزمەتیان هەر حیزبێکە علمانیە ئیسلامیە بێلایەنە لایەندارە ئەوێت ئێمە فێری ئەم بابەتەی بکەین لە عینەوە ڕاست بەڵام شیکردنەوەی ئێوەش گرنگە بووە بەس خوا ئەکا بە ژوەتەکە وەڵڵا قوربان ئێمە ئامادەین من دایما لەمەڵم خوا ئەکا بە ژوەتەکە یا هیچ نەبێ نیوەی وەرەگرێ لێو ئێمە لە خزمەتیان خۆ ئەمە حیکردنیە لەسەر شوێنێک ئەمە کتێبێکە لە ئاخیرا خۆشێتوانێ بیکڕە بیخوێنێتەوە دەورەیەکشە خۆشێتوانێ بێ بەشدار بێ بەس ئێمە ئەگەرێوە ڕایش لێمە وەرگێ ئەخینە سەر چاومان بەڵام ئیتر چەندێک وەرێگرنیان نا کێشەکەش لەوایە ئەوەی کابێ بە سەرکردە لە زۆربەی شوێنەکانە معیاری سەرکردایەتی تایە بەڵام ئایا سەرکردەیەکی بەتوانایە یان بەتوانانی ئەمە قسەکە سەرکردێکی بە ئەخلاق یا بە ئەخلاق نییە کاڵێن بە ئەخلاق لایەنی دایان پیسی ناگرێتەوە ئەندێک کە زۆزانە بابەتی ئەخلاق بەس جنسیە ئەخلاق لە ڕووی مالیەوە مفسید نییە لە ڕووی مالیەوە واتە دز نییە شەفافە ئەخلاق لە ڕووی کارەوە ئایا ئیزانە ئیشەکەی بکە هەیە لێهاتوویی نییە لێهاتوویی نییە توانای سەرکردایەتیە بەس لێهاتووی بەڕێوەبردنی خەڵکی نازانێ بخبیوا بڕێەوە یا زەعیفە لە بەڕێوەبردنە ئەخلاق لە ڕۆ جنسەکەیەوە ئەخلاق لە ڕۆ ڕاست هەدەفەکانی ڕاستن کە ئێوە بیگەێنێ بە خەڵکیا و خەڵکی دوای خۆی خسۆ و ئەیتر بۆ چوە چێ مشکلە نیە میمێ خۆی سەرکەوە خۆی ناوی هەبێ و خۆی پارێزراوە بێ ئەمانە هەمی بۆ خۆی قسەن بابەتی سەرکردایەتی دایمەن لە مؤتەمەری ژوتومە بابەتێک نییە بە 3 ڕۆژ دەرکەوێت لەبەرەوە خەڵک ئەتەم ماسا تایریشم وتمەوە ماستارە ئەم بابەتە خەڵک پێیز ناکە بیزانێت لەبەرەوەی بەلایەوە گرنگ نییە و هەر قسەی خراپی شلانێ پێ بڵێ لاخیرا چکە پێی وایە معمەلی سەمونە لە ئێمە معمەلی سەمونمان نییە بەڕاستی لێرە هەویرەکە بڕالیەوە سەرکردە بن ناوەڵاوانێ بۆ شازە نییە خاڵی یەکەم خاڵی دوو پرۆسەیەکی زۆر دوور و درێژە ینی نەتیجەی ئەم ئیشەی من 15 بۆ 20 ساڵێتە دەرەکەوێت چکە من ئێستا و کەسە ئیش لەسەرەکەم 21 ساڵە باشە و فوی تێ ناکەم ئیشی من فوتێکردنی خەڵک نییە بەڵام تۆ توانی و تو نەوەڵا پێڵم تۆ ناتوانانی سەرەتا کە ئێ پێڵەمە ئەمە غڵەتەکانت پێم وتێ بێ خەریکی چی بم تعدیلی لوتی بم بیشکێنم لوتی بۆ بشکێنم بڵم کاکە دانیشە تۆ بۆن شازانیت اینجاوەرە ئێمە پێڵی مەشینە داگرتن ئێمە مەکینە داگری مەکینەیش کە بخێتە سەری بەجددی ینی چونکە هەندێک کەسێ زۆر بەداخەوە لوت بەرزیکی بۆیە نەتیجەی ئەم کارە چکە نەتیجەیەکی نەفسی و عەقلیە بە 15 ساڵ اینجا دەرەکەوێت ینی چاوەڕێەوە نەبین ئەو کو 3 ساڵاتی نەتیجە وڵا 3 ساڵاتی من نەتیجەکەم هەیە 25 مەرکەزەکەم هەیە بەڵام ئەبێ من چاوەڕێ ئەوام کەم نەتیجەم بنێ بەس دوای 5 ساڵی تر نەتیجەی فعلیان دەرەکەوێت دکتۆر لەبەروی کاتمانە حەزمانەکرد پرسیاری زیاتر بکەین بەڵام حەزەکەم ئاماژە بە شتێ بێ کە ئێمە ئاماژەمان پێ نایابێ خۆت پێیان بێ کەس هەبێکە لە دوجارە ئەوەی کە من ئەمێ پێیان بگێنم ئەوەیە بێهیوابوون خراپترین شتە کە ئینسان پێ تێپەڕێ ئێمە 656 کۆچی کاتێک مەغۆلەکان هاتن هەموو بەغایان کاول کرد و هەمومان قسەکەمان بیستووە هیچ ئەمەلێک نەما بۆ ئەوەی ئومەتی ئەم ئومەت هەستێتەوانەیە یا مرۆڤەکان بژینەوانێ بەڵام ژیاشەوە و ئومەتی شەستایە و چاکیش بۆ و بەڵام ئەوەیە ینی 100 ساڵ و 50 ساڵ خەڵک تەحمولی نییە و ناقیشی ناگرم ئەوەی ئەپیامە بۆ ئەوەی خەڵک ڕاستە سەرکردەی زۆر خراپت هەیە لە وڵاتە بەڵام پێویستی بەوەیە نابێ بۆی دانیشیە بێ ئیشکەی ئیش لەسەر پەروەردە بکەی ئیش لەسەر فکرکەی واز لەبەرەوە مەدانێکی مەدانی ئیشکردنە لەسەر فکر بە فکر ئیشەکەین پەروەردە ئیشەکەین تدریب بە خەڵکەکەین کێ پێمان پێکەنی لەشی ساغ بۆ دەستی خۆش و بارەکەڵا با بەردەوام بە لە پێکەنی خۆی مەژ لەو سەر بە و پێکەنین و ئەنی زۆر ئاساییە وە دەوڵەمەندەکان بەڕاستی پەیامم بۆیان هەیە ئەم مەشروعانە پێویستیان بەوانە ئەم مەشروعانە چونکە ڕبحی نین من پێتەڵە من خۆم خۆبەخشم هەرسیانەکی دیش خۆبەخشن لەگەڵمە پێویستیش ناکەم ئینسانێکی ڕازگۆشم لەگەڵ قسەکانی خۆمە ڕبحی نییە و بۆ پارەپیاکردن نییە بەڵکو ئیشێکە ئەمن بە فەرزی کیفایەتی تێیەکەم لای خۆم وەکو مسلمانمە فەرزی کیفایە واتە ئەبێ یەکێک پێی هەستێ ئەگەر یەکێک پێی هەڵەسێ هەمومان تاوانبارین وانە لە فەرزی کیفایە فەوە ئێمە بەشێکیمان گرتو پێستاوین ئێ باشە فەرزە کیفایەمە لەسەر خەڵک کۆ کردوتەوە هەر کەسە و لە مەشروعی خۆی فەرزێکی کیفایە لە خەڵک کۆڵ ئێمە کردوتەوە ماڵی ئاوابێ پێویستکە دعم کرێ پێویستەکە دامی مالی بکرێ پێویستەکە شوێنی بۆ بکرێتەوە پێویستەکە مەراکزەکەی بۆ گەورەتر کرێت پێویستەکە بەڕاستی تۆ ستافەکەت 24 ساعتە خۆبەخشە ئیتریشی پێ ناکرێت لە ئاخیرە فمن ئەمە پەیامەکانمە بۆ خەڵک زۆر باشە کاک زۆر تۆزەکاتیان پێیان ئەگەر باسێک لە پێوەرەکان بکەین دەمەوێت باسێکی دیکە بکەین کە ئەویژەوەی بۆ نەگەر ئێستا کەسانێگە بە گوێبیستمان بن لە مێشکیانەوە گەڵاڵە بوو بێت کە دەیانەوێت بەشدار بن دەبێت سەرەتا چی بکەن و خۆیان بگۆڕن ئایان چۆنیەتی ئامادەکردی منهجەی دروستکردنی سەرکردەوەم شێوازێ لای ئێمە یەکەم کەسی عادی ئاعتیادی کە ساعت 12 نیۆڕۆڵەسێ بە هیچ شێوازە لای ئێمە بەکەڵک نایە ئەمە بەس منێ بەس لە بەرەوەی 12 نیۆڕۆ هیچی نییە هیچ ئیهتیمامێکی نییە دایکی هێنێ خۆشی بوو ژەوری ناگرم من علاقەی بە ئەمە نەدڵ ڕقیە نەیشتێ من ئیشێکەکەم ئەمە ڕێک پێک بێ جارە خوار ئەم هەندێکەن دایمە خەریکی
بەرەڵای و دول لە ڕووی مەجلسەکە و خۆشیان نازان چیەکەنەوە هەر بۆ ئیشیم ئەمە ئیشی ئیسلاحی ئەمە پرۆژەی ئیسلاحی بێ لەگەڵا بکەم ئەبێ کۆمەڵە کەزان پرۆژەی ئیسلاحی ئەمانە خی گەورە هیدایەتیان ببێنە ببن بە کەسێکی عادی ئەتیادی عادی وەسم ئەتیادی و یعنی خوا و خەوی و ڕا بە دەوام تا ئەمەش بە کەڵکی من نایە ئەبێ لیڤڵی سێمێک بڕی بێ تەمان ئەمەش پرۆژەی تر خەڵکی شێ سەرکە منیش لەسەر ناکەم بەڕاستی بۆی خەڵک باش وازان من ئەم دوو ئاستە هیچی ئیشی ئێمە نییە هیچی ئیش ڕوادنی ئیشی ئاستی سێم ئیشی منەکە کەسێکە خۆی جربەزەیە توانایەکی تایە بەڵام نازانێ ئاڕاستەیکە 50 ئیشەکە 4 ئیشی تێکەڵاو کردووە ها تۆزە لەم بەڵام فعلەن توانێ ئاراستەکردنی خەڵکی هەیە خەڵک پێی سەرسامە خەڵک دوایەکەوێ خەڵک گوێی لێگرێ بۆ ئەوی لانەدا خراپ نەبێ غرور نەیگری ئەمە مقابلاکرێ ئەمە احتیمالە وەرگیرێ کە وەرە گیرێ اینجا من ئیشی لەسەرەکەم بۆی فێری کەم چۆن سەرکردەیەکی ئەخلاقی بێ سەرکردایەتی ئەخلاقی چییە و چۆن بی گفتار و ڕفتار و چۆن هەڵبێ لە یەکە و نزیک بێ جارێک ترێ لێمەوانێ من باش سەرکردەی سیاسی ناکەم بەڵام لەوانەیە خۆی بێ بە سیاسی بێ بە ڕێیس وڵات و خۆی زانێ مشکلی خۆیەتی کە هاتە لیڤڵی سێ من وەرم گرت اینجا دەستەکەم بەتەورە دەوراتیش بەشی یەکەمی ئەو نایزانێ بەس لای من تەجروبەیەکەم تەقیمیەکەم کە زانیم بە کەڵکی بەرنامە کاروبارەکان یەکەنیان چۆنی دەوروبەری پرسیارەکەن ئەو یەت بۆ دەورە لەگەڵ تا ئەڕێن بۆ مخەیەم چادرگەیشی بۆ بکەین بەڵێ پێم وتی هێشتا یەک معیارمانێ هێشتا و یەک پێوانەمانێ ئەیبەم کۆبنەوەیشی بۆ بکەم لەگەڵ سەرۆکی کۆمپانیایەک ئەیبەم بۆ پەرلەمان ئەیبەم کۆبنەوەیشی لەگەڵ سەرۆکی حیزبەکە ئەمانە هەمووی دانیشتن نشاط نییە بزان پرسیاری زیرەکانی هەیە دایمە معیاری هەڵبژاردنمان هەیە پرسیاری زیرەکانەکە تعلیقەکانی بەقوتە تێگا لە پرسیارەکان ئەزانێت تحلیلی بەرامبەرەکەی کات دواییەمە پرسیاری لە یەکەم ئادەی راپۆرتێکم بەرە لەسەر ئەو سەردانە بزانم هیچ تێگەیشتووە تحلیلی کردووە چکەمە بە دوای تحلیل ئاگەڕین بە توای زیرەکی وریایی تێگەشت ناگەڕین بە دوای واکەم دەین پرسیاری زیرەکانی هەیە ئەمە معیارەکانی ئێمن هەمووشی حازرە لای خۆمان هەمووشی لە کتێبەکە ئەگەر حەزە یەکێکیش لە بەریکە هەر ئەبێ بەس کە هاتە بواری عملیەوە لە بیرێچێتەوە چ بواری عملی غیری لەبەرکردن شتێکی ترە فدوای ئەمە کە تۆ تەقیمێکی ئەوڵ بەحسابی خۆ باش هەڵبژاردوش کە عەزێتت داوە جاروای لە مقابلەیە من تێسی ئیزافەشێکم هەمان بۆ تێسی ئیزافەمان کردو ینی پرسیاری نەفسی لێکراوە اینجا هاتووە ئێستا سەوانکە تێس اینجا بەرداوە بێ لەگەڵ تۆ لەم هەمووایە کە بەرداوە بێ من هەموو حاضرێک چوومەتە ژوورەوە دەورەکەی خۆم بوو بێ ستافەکەش عینەشت بۆ برایانش خۆم وتوێتمە ئەو دەورەیە خۆم نەوێتەوە من و تەواجد بووم لێ بۆی دایمە کۆنتاکتی هەبێ لەگەڵتا 24 ساعتە بێ کۆنتاکتی هەبێ لەگەڵ بۆی سلوکی یەکتری دەستکاریکەین من مەبەستێکم ئەمێ سلوکی ئەو بیرکردنی ئەو دەستکاریکەم ئەبێ لەگەڵ سلوکە گۆڕێ لەم جۆرە پرۆژە سلوک ئەگۆڕدرێ بەڵام زۆر بەدرێن ئاسان نییە چکە بە قەناعەتی بگۆڕێ بەڵام هەشمان بۆ زۆر بە باشی گۆڕاوە الحەمدولله هەشمانە ناگۆڕێ فالمهم ئێمە لەگەڵ یاڕۆین تا ئاخیر کە ئاخیر ڕۆشتین لێرا مەشروعەکە تاو نابێ ئەبێ پرۆجێکتی بەمێ لەسەر ئیسرافی خۆم پرۆژەیەکی فێریەکەم پرۆژە چۆن بەرەبەڕێ ئیسرافێکی کە تەخەڕوجی کرد دوو ئاستی ماوە تاوا بۆ لای ئێمە بەس دوو ئاستی ماوە پێش ئەڵێن ئەڵێن دوو ئاست ماوە ئەو دوو ئاستە خۆ بڕیارەدەیی تۆیان نایتەوە هەندێکەیەتەوە بە پێی ئەزمموی من لە سا 20ەوە 15 بۆ 20 پێی ئەزمموی دوو ئاستی ماوە دوو ئاستە برتی دانیشان پێوتە مواکە بەڵقیادیە مواکەبەواتە هەندێکیان زروفی ژیانیان هەندێکیان مەجبورە کاسپی بکە و پارە پێیاکە یعنی شەر نییە بە ئیهمالی بێ حەزەکە بەس پارە پێیاکە لاخیرە چی بکە ینی ناتوانێت لەوە زیاتر لەگەڵ تا بێ بەڵام هەیە دوای 2 ساڵ ئەوەش تەجروبەیەشکێ دوای ساڵە 2 ساڵترێتەوە باشە هەندێکشان ئیهمالن هەراتۆ وەری بگرێ و تەواو خۆی وا دەرخستەوە و فێڵی لاوانێ لە منیش کرد بێ بەڵام ئەو دوو ئاستەی تر دانیشان پێوتە مواکەبە واتە لەگەڵا ڕێشتنی قیادی ینی ئیجای من ئیشی ڕاوێژکاری لەگەڵاکەین ئێمە باشە هەتا ئاراستەیەکەین بۆ ئەو بوارەی کە خۆی حەزیلێتی نەک من بەس ڕێگەکان ڕوونەکەمەوە ئەبێ خۆی هەڵی بژێرێ ئەمە هیچ کاتێک ناتوانم بڕار بۆ خەڵک بم دوای ئەوە ئاستێکە ئیتر پێوتە تەمکین کەم ئاستێکی زۆر باڵایە تا ئێستا ئێمە لەو گەنجانەی لای خۆمان نەگەیشتونێتە تەمکین چکەوە ئاستێکە دوای چەند ساڵێکی دوور و درێژ تەمکین واتە ئیتر پێویستی بە تۆ نییە هەتاتە واتە تاو ئامادەیە بۆی خۆی ئیشکە زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر زان ئەحمەد قەساب بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای ڕات زۆر سپاس سپاس بە کاتێکتان خۆ بەخێر بێ خۆشەویستان سەرجەم بڕگە بابەتەکانی ئەمڕۆی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین جێی سوود و ڕەزامەندی ئێوە بێ و توانین لێتان سوودێک لە ئێمە وەربگرن هیواداری لەشتا خۆتان دروست بن هەر شاد بن خواتان لەگەڵ تا بەرنامێکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ